سڵاتان لەبێ کاتتان باش لە هەر شوێنێکن لە بەرنامەی پاشی بوو لە کوردستان 24ەوە لەگەڵتانی بۆ ئەم شەویش چەند بابەتێکی نێومان هەیە هەروەها میوانی تایبەتمان دەبێت و بەر لەوەی بچینە لای تەوەڕ و بابەت و میوانەکانی ئەم شەومان باس لە کرێکار و جوتیارانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین لە مانگی ڕەمەزاندا وێ ڕای زەحمەتی کارەکانیان بەڵام کاری ئاسایی ڕۆژانەی خۆیان دەکەن ئەوان دەڵێن بارودۆخی گوزەرانیان لە هەژاریدا ئەوەندە سەختە کە تەنانەت یەک ڕۆژیش ناتوانن بگەڕێنەوە ماڵەوە و کار نەکەن بۆیە ڕۆژانە 7 کاتژمێر بە زمانی بەڕۆژ و کاری قورس دەکەن. بەڕۆژوون بەڵام لەو کەشە گەرمەدا واز لە کارکردن ناهێنن. ئێرە دەوروبەری ورمێ ڕۆژهەڵاتی کوردستانە. خەڵکی گوندەکان زۆربەیان یان جوتیارن یانیش کرێکار. جوتیاران دەڵێن کارەکەیان قورسە بەڵام ئەگەر کارەکانیان بۆ دوای ڕەمەزان دوابخەن هەموو ڕەز و باغەکانیان زەرمەند دەبێ و ئێستا ناچارن بە زمانی بەڕۆژ و ڕۆژانە نزیکە 7 کاتژمێر کار بکەن. دیاوە ڕەمەزۆنە 10 ڕۆژ ماکو ڕەمەزۆن خەلۆز بوویت ئەمی تۆردە بیستۆنی خۆ بچینین مۆشە لوبیا خۆندەکە بۆنجۆنە خیۆرە ئەگەم ڕاستنێتە 15 ڕۆژێ دیکە 10 ڕۆژێت کە ڕەمەزۆن خەڵۆز بیتن بەنگی دۆ بەخۆزی دەست پێ بکەین ئەوە حەزویستانەوە کەویت لەوە هەدۆ دەزوی سەر هەیە شەختەیە دەزوی باین چەند بە هەراکی واتونۆدا تەمە ئەمش مەجبورین 4-5 سەعات ڕۆژێ کە ئەزمۆنی ڕۆژێکە برێت خوبێنە لێرە شولکە هەندێک و تاوانۆمات دەبیت 6 ساعت بە 7 ساعت ئەم شولە خۆ بکەن کە نەمیتە بۆ پشتە ڕەمەزۆنی. جگە لە جوتیارەکان کرێکارانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەرک و کارەکەیان قورستریشە لەو گرانیەی ئێستا لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان هەیە ئەوان ناتوانن یەک ڕۆژیش دەست لە کارەکەیان هەڵگرن چونکە ئەوەی دەستیان دەکەوێ هەر بەشی ڕۆژەکەیان دەکات و ڕۆژێک بێکار بن کاریگەری لەسەر سفرەی شەوانیان دەکات هەر بۆیە بە ڕەمەزانیش وەکو ڕۆژانی ئاسایی کاری خۆیان دەکەن. اونگە ڕەمەزۆنێک مۆیکە هەندە مبارەکە هەندە قدر قیمتێکی زۆری هەی ئەهل ئیمان خۆ دانین ئیمان ئەمەگە شافعی نەبخۆتەوە هەندای ئەم ڕۆژی بین لە ڕۆژی ناخۆین و هەم ڕۆژۆ بین هەم کەس بەخۆش بکەین بەخۆتەوە نین چکو عزۆ مەملەکەتشی گرانی هەی مەجبوری ئەگەر ڕۆژی بخۆین ئیمانە ماچین نەخۆین شۆلۆمان مینتەوە مەجبوری هەم قەدەرێکی خۆش شۆ بکەین و ڕۆژۆ خۆشی خۆی. بە ڕۆژەبوون لە وەرزەدا کە هەم ڕۆژەکان درێژن و هەمیش کەشەکە گەرمە کارێکی قورسە بەڵام خەڵکەکە دەڵێن بە ڕۆژوو دەبن و واجبی ئاینیان بەجێ دەگەێن و ناچاریشن کار بکەن بۆ ئەوەی لانی کەم بۆ سەر سفرەی بەربانگ شتێک هەبێ بیخۆن. ئێستا ئەوە دۆخی نزیکەی 3 ملیۆن کرێکاری ڕۆژهەڵاتی کوردستانەکە داهاتیان هەر بەشی پێداویستەکانی ڕۆژانەیان دەکات. ئەوەی بینیمان کاری ڕۆژانەی ئەو خەڵکانن کە بۆ بژێوی ژیانی خۆیان کار دەکەن جیاواز لەوە چەندین جۆری کاری دیکە هەیە و بە تایبەتەوەی کە ئێمە ئەم شەو قسەی لەسەر دەکەین بازرگانیکردن و مامەڵەکردنە لە نێو بازاڕەکاندا لە ئاینی ئیسلام چۆن باس لە بازرگانیکردن کراوە مەرجی کەسی بازرگان چییە و ئەو کارانەی کە نادروستە یاخود لە ئاینی ئیسلام ڕێگە پێنەدراوە کامانن شێوازی بازرگانی ڕێگە پێدراو لە ئیسلامدا چۆنە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە مامۆستا جیهاد دۆسکی سەرۆکی لقی دۆهۆکی یەکێتی زانایانی کوردستان ئامادەیە مامۆستام کاتت باش زۆر بەخێر بێت. زۆر سپاس مەمنون. لە ئاینی ئیسلام چۆن باس لە بازرگانیکردن کراوە؟ بەڵێ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه وبعد. الدەست پێکێ زۆر سپاس لە بۆ ئەم دەرفەتە دوعاش رب العالمین کەین خوای گەورە لە ڕەمەزانە پیرۆزدا دوعاتمان قبیل بکات ڕۆژێتمان قبیل بکات طاعاتمان قبیل بکات وەڵمە بکات ئەم هاریکاریای کو دوو بکەین بازرگانیەکە درست بکەین ئەوە خودێ ژێ ڕازی ئەوە پێغەمبەرە خودێ سەڵاوەت خودێ سەر من بۆمە بەحەجێ کردی یا خۆیایە و یا دیارە کە بازرگانیکردن ئیسلامەتیەدا و ناف مرۆڤاندا وسیلەکە ji بۆ هەندێک و مرۆڤی تعامل هەبیت هاریکاری بۆ یەک و دو هەبیت چ ئەوە بەرامبەر پارەکی بیت نوکە یا بەرامبەر هەر تشتێکی دی هەبیتن تۆ حاجەتت خەلکی بقەتینی بەس پێی چاوی بچاوێکی شەرعی دیفان ضەوابطی درست
بازرگانی امانت کو گله گله کم مزنه یعنی اگه کابرا تاجر بیتن هر اوانیه که تاجر او شده فروشید و کلو پلوشتی و اوه امانت که گله گله کم مزنه رجا قیامت جدا یعنی دی وقفوهم انهم مسئولون و رجا قیامت دل برانبار بالعالمین مسئول بن لو ماجب عکسی وی اگر او بازرگانی خدا ای راستگو بیتن هر دیسان خیره کو گله گله کو گوره بوی و کی چا پیغمبر خدا صلوات خدا سلام گوتی التاجر الصدوق مع النبیین و شهداء و صدیقین اوی بازرگانی راستگو بکد درستاهی به فعل و به تشقله و به فند و حیله و استغلال و به احتکار و به غش او کسی هنه رجا قیامته ده شاگرده بید لگل پیغمبری صلوات خدا سر بن یعنی چتکی گله گله گوره کەواتە کەسێ ئەو کەسی کە بازرگانی ئەکات پێویستە مەرجی تێدا بێت اکید بازرگانی کردن که چوا استا مثلا ام بیجن یاسایت مدایت وضعی مثلا اول تندرستی ده هنده که یاسا بودانی تن اول رقابه آل سر مثلا چنابید گله گران کرد چنابید اشته اکسپایر فروشید روزانه ده سحکنه آین پیروز اسلام ده هبوه پیغمبر خود صلوات خود سبن جاره کد کلانت مدینه دا چو کبرا کی گنم فرود سیری کرد سری گله که خاوین و جوان بس لبنی تر بوه اینا پیغمبر خود صلوات خود سبن او بغش بکزه زانی و یگود من غشنا فلیس منا روایت کدیده من غش فلیس منا اوی غشه بکتن بازرگان یا خدا او نش اسلامیه و تا یعنی کابراک ام بینین یعنی خوب دانید بسرمان خوب دانید حاجی چو یعنی چند 24 ساعت لمزگود بید او جو وقتی غشید کد بازاری دا پیغمبر خود صلوات خود سم براءت و اسلامش وی کسی هنید کتن باش مامۆستا هەندێک جار سوێن دەخوا لەسەر ئەو کاڵایی کە هەیەی سوێن بەخوا یان سوێن بە پیرۆزیەکان کە ئەو بەرهەمە بۆ نمونە دروستکراوی وڵاتێکی پێشکەوتووە یان کوالێتێکی زۆر باشە یان خراپی تێدانە ئەمە چەند بە تاوان لەسەری هەژمارەکە والله مخابنی یعنی بحیف و مخابن سوند خواردن شتێکی گەلێکی گەورەیە يعني اجا حتى السوند براستيش بخو يعني انسان كما هر فعل ببي زور سوند بخوتن او كبرها زور مرغوب نيه ولا تطيع كل حلاف مهين خو جرا وصاني شمدا كو اوانا جلك سوند دخون هر براستيش بيتن يعني زور مروف گویا خونه ده توان واكي وان نبيد الديفوان نچيتن اگر خو سون خاردن بود تشتكي گناه بيتن في كاتي دا يعني درو بيتن حاشا مروفش قيمته قرآن تنتخارش قیمت خوای گورت تنتخاره و هنر رجا قیامت عذاب کامازن بوی ها وقتی او سین داد خود بوچی ایک دروه دروش الا لعنت الله على الكاذبين خوای گور لعنت یان لیکردو اوی مثلا سوند بخود بدرو و زور آسان یعنی خلق کو حضر دکات گناه فقط حاشا زنا کردنه یا مشروب خوردنه یا تو بچی قتلک بکی اوانی دیگه نه دانم کو و گناه که تو بچی بازاری دا وقتی تو خشیب کی آن سیند خوش قصد آن تو بیجا و کوالیتی یا باشتره آن اول مثلا اسیند خم اول مارکاوه یا آلمانیا یا دولت اکادیا مع العلم صینی بید وقتی تو بود درست نبیجی اول ها برکت جی پیغمبر خدا صلوات خدا سم بیجید حتی رزق وی دانا بیتن تجارت وی دانا بیتن بس اگر تو تاجر که رازگو بی تاجر الصدوق فيظلهم الله في ظله اليوم لا ظل الا ظله اوجی چیتا بن سیبر عرش رب العالمین رجا چو سیبر نبن که واتا اگه بین برا خدینه نمونه که بیجم کابرا که چو حجه طبعا و واقعی چه بویا ماستت فرود یعنی شیرت فرود شیر خو آوت کرد ناودا وقتی آوت کرد او پارا لیک دا پی چو حجه بلام خواهی گر اوسا مسخر کر میمونک لگل بو او پارا نیوی کرن یعنی دینارک تاوتت بحره دا ایک داناویره یعنی هر وکی بود دیار کرد او حقی آوه حقی تونیه جاره کش لسر وقت امام عمر جنه که دیویست مثلا شیر بفروشید بکته به ماست آوی تی کرد وقتی آف کریه تیدا ببون اصلا که سرانی اونده که بادینی به اجازه بید بس یعنی حضا کم تی بگن وقتی ولی گیری که مثلا آف کرد نافدا اینا که چاوی گوته دی که او گناه توید که گناه که گوره او تاوانه گوته آخر کس لیرانیه گوته امام عمر بزانید او که امام عمر خلیفه بو گوته زور لی تورده بید و آخر امام عمر لیرانیه گو اری بس ما خوش لیرانیه
خو تو نابینید ئێستا تۆ دێ سیندێکی خوش قەستا مەسەلەن بازارێکێکی حیلێکە یان استیغلالێکی باشەکە تو بێژی ئەوە نزانیت ما خوای گەورە نزانیتن والله ڕۆژە قیامەتێ پێتە بلن یعنی پێنگاوێکی ئینسان نەهاوێتن حتى يسأل عن ماله في ماله هنه فيما أين اكتسب وفيما أنفقه تشدا إينا تشوا صرف كريه من أين اكتسب وفيما أنفقه تشوا بدس خوفا إينا بغش بدرو بفل كردن بسون خاردن بقصدي ببازار كردن كتا أو خلق استغلال بكي باحتكار كردن فمن راستی زور سرسرمان دبم کاتێک لە ڕەمەزان ببینم کابرا دکان داره کاتێک بانک دەدات دەچیتە پشت مەڵە نوێژ دەکات نوێژەکە خلاص دەبێت دێتە سەر یعنی لەناو بازار ئەوجا غش دەکات حیلە دەکات سوێن دەخوات بەدرو استیغلال دەکات آخر بەوانە دەڵێن الشخصیە المزدەویجە یعنی ئینسانی درۆ یعنی ئەوە ڕووەکی نیشا خوا دەدات لە نوێژدا دەڵێت ئیاکە نەعبد و ئیاکە نەستەعین وحاشا ديشي دراوي كده غشي كده فإسلام اگه سحت كده بازاري تو رحمت بازاري دا بكي بتخيرت مظنت إن نويسان زور خلق هبوا بصرمان بوا دولت جورا مثلا دولتك شبه اندونيسيا دولتك شبه اسبانيا وقالك دولت ديجا في علماء تاريخ دا بحث كان مسلمان بوينه بسبب تصرفات التاجرة يعني بأخلاقك جوان اي كمين جار پیغمبر خدا صلوات خدا سم بوچت گوته الصادق الامين يعني الرازگو بو خدیجه پیش اوی مثلا شوپه بکد جربان تجارتک لگر کرد که بچیتا شامی تجارت بکد کجاری چند یه رازگو تجارت خودات وی امانت هنه دا او کاتی که رازگو بو بریار دا شوپه بکدن شاکی او پیغمبر خودی بو صلوات خودی سم یعنی اخلاق پیغمبر آجی روشت پیغمبر آجی لو دا که بازار کردن درست بن باشە مە مستاخۆ ڕەنگە زۆربەی بازرگانان فرۆشتیاران ئەوە بزانن کە نابێت ئەوە غەدرە لە خەڵکی ئەەکەن لەو کڕیاری ئەەکەن بۆچی ئەیکەن لە کاتێک ئازانن نابێت بۆچی ئەیکەن چونکە ئەوە تەماعی دنیا ئەو هایە ڕەمەزان خاصەدەن استیغلال دەکەن بە پێچەوەنەوە لەگەڵ دەولەتەکانی غیری ئیسلام بە تەئەسفیش دەڵێن بەڕاستی مەسەلەن ئەمن بە خۆم چۆمە ئەڵمانیا لە مانگی ڕەمەزان بوو من بە چاوی خۆم دیت لە هەندێک مارکێتا چشت ئەرزان کرد بوو لبر خاطری هاتنی رمضان او استاش لامریکا او سالی شوها کدیه ضریبه کم دکن خلکه که هاری کاری دکد و اولا نو بسرمانان یعنی شینا ببیت بیداری خیر کم کردنی خیر دکنه مانگی کم کردنوی پاره استغلال کردن یعنی چونکه انسانی بوید و نوید مانگا رمضان دا خلق زیادتر شتیده کرد مثلا دا چید پیداویستی خوردن مثلا او نزدیک بو جشن هات خلق دا چی جلو برگ دا کریتن هنده کابرا هنه براستی یعنی مخابن هر او بس پیب چنت آگیری دا یعنی خلق غیر بسرمان هاری کاری بکد و پیغمبر خواه صلوات خود سبن دست پیک رمضان گازی کرد بان کرد گوت یا باغی الخیر اقبل یا او کسی تدوی تو خیره بکی او یعنی فرمو یعنی او خیر کدن رمضان اجدا خونه بس لنویج و روژی دایه نبه خواشتانه نیه خیر کردن که هاتن رمضان اتو انسانه که مرد بی مثلا پیغمبر خدا صلوات خدا سربن اجود الناس بو لهمان مرد تر بو و کان اجود ما يكون في رمضان لما انگی رمضان ده لهموش تک مرد تر بو یعنی انسان اگه تجارتک بکد یک خیر بکد مثلا بلیدن مثلا او مانگه امن جلو برگ دفروشم لو ججنه بس قازانجی کم راده کم يعني من زيادتر نهافج مثلا اشتكي كم خود را باور بك بوب عبادة حسابه شو ليلة القدر مثلا قلت خير من 1000 شهر مثلا او شو ليلة القدر كو خو ان شاء الله برزق ما بكتو او دونش تنجب ما با ليلة القدر حسابك ان شاء الله حسابش دكت شو كما باسي خير دكان يعني اجد خير من 1000 شهر يعني هر خيرك تتدا بكي وتبدلي 1000 خيره كواتا هيش روم بكم کابراک 1000 دیناری لجلوبر کم بکد بویب 1000 هیوا خیره یعنی راستی تشتگی گله که مازن رب العالمین دوید بوده درگه هوا کد بس تو هاری کار بد گل خلکی باشە مامۆستا منە مێ باسی هەندێک فرۆشیار بکەم کە ڕەنگە ئەمە حاڵەتێک بێ بەسەر زۆر بمان هاتە بێ کاتێک کاتەوەی کاڵای لێ بکڕی وەکو وایە بە خۆڕایی بیا بە کەسەکە تااقەتی نییە قسە بکە بە تایبەت لە ڕەمەزانیش ڕەنگە بە تووڕێیەوە وەڵامی ئەو کەسانە بدات کە ئەچنە ئەوێ یان بە جۆرێک وەڵامی ئەو کەسە بداتەوە بۆ نمونە گەر مامەڵەکە لە نێوانیان بوو
کە ڕەنگە و کەسە پێی ناخۆش بێ ئایا مامەڵەکردن بەو شێوازە دروستە یان مەرجە و کەسێک کە دوکاندارە یان فرۆشیارە یان بازرگانە بە شێوازێکی جوان مامەڵە لەگەڵ کڕیارەکانی بکە بسیارە گەلەکە جهێ خوددا بوو بەڕاستی من کەس نەدیتی کوردستان بازرگانێت مە ینی کاتێک مەحتیراماتی لە بوو هەموو لەوانە لە من تووڕەش ببن بەس ئەوە واقع دەڵێم کاتێک شتێکی لێ بکڕی یعنی ئەوها حەسێب دەکەن کە منەتێک لە تو دەکەن یعنی زۆر بە جوانی جابت ناداتەوە و بەخۆیگە تو بێ سەیری ئیسلامێت کەی ئیسلام لەسەر دوو کەلیمە هاتیە دانان ئەگە بەست و هزرا خوب کەی دین هەموو تێدا کوم دەبیتەوە ئەویش ئەوەیە الدین و المعاملە یعنی دین بەخۆ سەرەدەریە سەرەدەریە کە جوانت هەبی الكلمة الطيبة صدقة ئەگە تو ئاخفتنەکە خۆش بێژی لەگەڵ دکاندار مەسەڵەن لەگەڵ بکەر ئاخفتنەکە جوان بێژتێ مەسەڵەن ئەگەر پێمەڵێ دلی نەشکێنیت کاکە تۆ ناکری قەت نەکڕە یعنی قسانە مەڵێتێ بێشت سەرچاوە دەتوانی سەیری مەسەڵەن چونکە خەڵکێکە بە ڕۆژیە طبیعەتی ئەوها مەسەڵەن عەسەبیە زۆر جارێ احتیمالە بووی نەخۆشە زۆر جار پارە نییە ینی مەسەڵەن دێت ئەو شتە بە 30,000 لەوانە 15,000 پێ دەڵێت مەسەڵەن بە دوکاندار دەڵێت چ داوە ئاخر خۆ کوفرستان نییە ئەوە جەریمە ئەویش نەڕابیت هەر ڕەسەن جوابی بدەتەوە پشتێکەکە آخر ئەوە ئەوها خۆ طبیعەتی مەسەڵەن ئەمە چوینە تورکیا باوەڕ بکە ئەگە بەس بچی شتێک بازار بکەی یعنی هەروەکی دنیاک پێشکەشی تۆ دەکات یعنی ئەگە خۆت نەکڕیژی بەس ئێستا دوکاندارێت ماوەها لە هاتینە نازم ناڵێم ئەوە بەتڕانیە حاشە لەوانە ئەوها نەبن بەڵام طبیعەتی مە ئەوهایە یعنی هەر چاوی لە تۆ ناکەت هەروەکی بەهادینی بێژیم دلێوینینە ینی هەروەکی تۆهاتی توی تشتیت کڕی بۆی نەخۆشە توی تشتی ژێت کڕی ڕاستیان وێت بێژین ئەوە نەتەعاملە ئەوەنە بابەتی ئیسامەیە بالعکس ئاخفتنا خۆشت بازاریدا خێرە نەت بازاریدا هەمات هەر تشتێکیدا تەبەسمك لوجه أخيك صدقة وقت تو بيت كاني وتقرنجي يعني أخناك جوان بود بيجي دليوي خوش بيت مرتاح بيت براستي أويش ديتن وسيم بلو صدقة إن شاء الله. ما مستعلق قال بردوام بي لتشينا هولير لم دشوي كوتاي مانجي رمضان بشكل مسلمانان تاوكو بارشيو لمزگەوتەکان دەمێنەوە و عیبادەت دەکەن زەردەشت هەمێ لێکێک لە مزگەوتەکانی شاری هەولێر لەگەڵمانە زەردەشتم کاتت باش پێمان بڵێ مسلمانان ئەم شەو لە مزگەوتەکانی هەولێر چۆن بەڕێکن ایوار باش سارا از نه المزگفت آلتونم لحولی را پایتخت تایبت وکو کو دیار جی ده روزن ماه روزی کو همی شون قدرنا خلق برای خود ددنا مزگفتان تایبت عبادت دکن وکو کل فرج دیار به هجمارک مزن ج مسلمانان کو قرآن دخونن عبادت دکن دعایان خود دکن از بینم هفکار من حمید لگل بردوام به از درباسی راحت از مشم بچم جمع امام و مزگفته چند پرسیارن درباره شون قدره دا ده روزن داویه ین شون قدره پیشوازی مسلمان جبو جشن ماه رمضان رین ماین آینی ین اسلامی چنه از جو بپرسم و کوکو منامجش بکر کو حتی وی گاویجی خلقک نمیجد که خلقک عبادت که خلقک قرآن دخونه مسلمان تایبت لهری ما کردستان هر شب دمها رمضان دا برای خود نمزگفتن الور که من بیشتر دستور جوار گرتی از میوانداری برز ماموست نوزت رفعت بکم و کو امام و مزگفته نوزت ماموست نوزت دم باش هگر جمره ببیجیم تایبت مسلمانان چاوا پیشوازی لشون قدرت کن لهری ما کردستان. بله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بالنسبة لشاري هولير لهريمي كردستان مسلمانان لا مانجي رمضان لا سرتاي دسبيشي مانجي رمضان بقر مقوري بتوبتشي تساك ئەوانەی کە زۆرتر ڕوو لە مزگەوتەکان دەکەن چونکە ڕەمەزان مانجی قورئانە مانجی تەخوایە مانجی بە خۆداچوونەوەیە 11 مانگ مسلمانەکان خەریکی دنیا و گوناه بوونا ئێستا لەو مانگەدا ڕوو لە مزگەوتەکان دەکەن الحەمدوللا مزگەوتەکانی شاری هەولێرێ قەڵەباڵغ دەبیتن و لە دەشەوی ئاخیری
کە لە عشر الأواخر لەسەر حدیثی پێغمبەر صلی الله عليه وسلم کە کاتی دەشەوی ئاخردات پێغمبەر صلی الله عليه وسلم خۆی توند دەکرد و خێزانەکانی هەڵدەستاند و ئەو دەشەوەیان ئیحیا دەکرد و بە نوێژ و بە قورئان خوێندن و بە تاعات لە شاری هەولێرش لە مزگەوتی مەش الحەمدلله چەند ساڵە خەڵکەکی زۆر مسلمانێکی زۆر کە دێن شەوی لەیلەة القەدر لێرە ئیحیا دەکەنەوە. مامۆس نەوزەت رفعت ئەگەر بۆمە بژیم مسلمانان چاوە پێشوازی لە جەژنی ڕەمەزان دەکەن یان ڕێنمایەکانی ئاینی چنە تایبەت؟ بەڵێ بەنسبەت جەژنی مانجی ڕەمەزان ئەو مانگەی ئەو مسلمانانە هەموو خۆیان تێنو کردووە هەمویان خۆیان برسی کردیا لە بۆ ئەوەی کە ڕەزامەندی خودای تەعالی تەبارەک بەدەستبێنن. جا ئەوەندە دڵیان خۆشە ئەوەندە دڵیان خۆشە کاتی کە دەبتە جەژن یعنی ئەوەندەی کەیفیان بە مەغفیرەتی خوا و بە لێخۆشبوونی خوای دێ چونکە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم مانجی ڕەمەزان ئەوەلەکەی ڕەحمەتە ناوەڕاستەکەی مەغفیرەتە لێخۆشبوونە وە کۆتاییەکەشی کە ئەو ئێستامە لە ئاخری دەشەوی ئاخرینە ڕزگاربوونە لە ئاگری دۆزەخ. جا ئەمە مسلمانان پێشوازێکی زۆر زۆر باش دەکەن لە مزگەوت کاتی نوێژی بەیانی دێن قورئان دەخوێندرێتن هەر کەسە زلی جوان لە بەردەکا خۆی بۆن خۆش دەکاتن بە دڵێکی خۆش بەدەم الله ئەکبەر و سبحان الله دوعاکردن بۆ مسلمانان و بۆ هەمومان و بۆ هەرێمی کوردستان ئینشا الله. تایبەت هەر مزگەفتێکی لە هەرێما کوردستانê لە هەر باژارێکی وڵاتێکی مسلمان تایبەت لە هەرێما کوردستان ئەوێک و زۆر سرانجڕاکێشە هەمی مسلمانێک ڕوو لە مزگەفتان دەکێت تایبەت هەمی ڕۆژێکی بگومان مانگی ڕەمەزان جیاوازەوە و ئێستاش دیار بە هەژمارێک مەزنج مسلمانان بەرێ خۆ لە مزگەفتان ئێستا نمونە چ دخونن چ عیبادەتێکی دکن تایبەت؟ بەڵێ بەنسبەت گوتمان مانجی ڕەمەزان مانجی قورئانە ئەگەر لەو مانگە ئەتوو بزانت حتا لە مەککە لە کەعبە ئەو خەڵکی کە زیاتر دەسە زیارەتی کەعبە لە مانجی ڕەمەزانە کە بۆ عەمرە دەچن ڕۆژانە لەوێن دەر خەڵکەکی زۆر دەچی و لە مانجی ڕەمەزان خەڵکەکی زۆر نوێژ دەکا ئیلتیزامات دەکا لە مزگەوت و لە مانجی ڕەمەزان زۆری خەڵک خۆی خەریکی قورئان خوێندن دەکات چونکە مانجی قورئانە خوا دەفەرمووی ئینا ئەنزەلناه فی لەیلەتی القەدر کەواتە لە شەوی لەیلەتی القەدر ئەو قورئانە هاتووتە خوارێ. بەرنامەکانی بڵین شەوەکانی لەیلەتی القەدر لە دوای نوێژی تەراویح کە دەیکەین وترەکان بەزێ دەهێڵین بۆ دوایی دەرگای مزگەوت کراتەوە عالەم دێتن ئەو مسلمانانە کە نوێژ دەکەن دوای ئەمە دەست بەدەکەین بە شەو نوێژ کە شەو نوێژەکانشمان تەواو کرد ئێستا هەر کەس بۆ خۆی دانیشتە قورئان دەخوێنی و دوعا دەکاتن لە دوای وی تەمام لای ئافرەتانیشمان هەیە قاعی ئافرەتان الحەمدولله ئێستا ئافرەتیش لەوێنە. Ez bibûre tu bi qisey Mamus Nevzet te got qoyê afreta jî taybet dixwazim tu amajgarî bi yekê bikî ew kesanî ku heta derengekî şev li mizgeftan dîmin çi piya û çi afret mendalan li gel xwatînin bû qerbalî nav mizgeft çi amajgariyek heye. بەنسبەت دینی ئیسلام هیچ منعی نەکردیە منداڵ کە نەیەتە مزگەوت منداڵ بۆ تو دوو سەبەب دێتە مزگەوت یەک کە فێرە نوێژ و فێرە دینی ئیسلامی بی فێرە شریعەت و فێرە ئەخلاق بی ئەگەر منداڵ هاتن کە مزگەوتیان پیس کرد یان مزگەوتیان تێکدا منداڵ نەیەتن ئەمما سونەتە منداڵەکان لەگە خۆمان بینینە مزگەوت بەس ڕێنمایی دایک و باوکان دەکەین ئاگایان لە منداڵەکان بی مزگەوت پیس نەکەن دەنجیان بەرز نەکەن تەشویش لە ناو مزگەوت پێیان نەکەن لەبەر ئەوەی ئەگەر منداڵ لەو مزگەوتە نەبیتن لە دوای ئەمە دەمرین جیلیمە ئەوان چێوە دەچن کە بێنە مزگەوت با ئولفەت بە مزگەوت بگرن با فێر مزگەوت بن. تایبەت هەفکارێ من jî li kenal pirsiyar dike dicê çi amojgariyeke te heye ji bo mislimanan ji bo parastina nav mizgeftî. بەێ بەنسبەت مزگەوت پاراستنی مزگەوت پێش هەموو شتەچی دەبی پاک و خاوێن بی چونکە پێغەمبەر دەفەرمووی صلی الله عليه وسلم البصاق في المسجد ذنب وكفارتها إزالتها حتى دوو لە ڕووی جەنابتان تفکردن لە ناو مزگەوت گوناها گوناهەکە بەچ لە سەراس دەبی خاوێنی بکەیەوە مزگەوت بۆ عیبادەت دانرایە مزگەوت بۆ ئەوەیە ئینسانە کە هاتە ناو مزگەوت خۆی خاوێن بکاتەوە هەم جلک و بەرجی خاوێن بکاتەوە هەم دڵی خاوێن بکاتەوە لە نەخۆشیەکانی کە حەسادەتە بغڵە گوناهەکانە هەم دەست و پێیەکان و دڵمان خاوێنکردنەوە مزگەوتەکانی ژرجا دەکەین لەو کەوانەی کە دێنە مزگەوت ئەوەلەن جلکەکی جوان لە بەرکەن دوایێ داپۆشراو بیتن ئەو جلکانەی کە لەبەر دەکەن شەرعی بیتن و هەروەها بۆنی پیسیان لێ نەیە خاصن زۆر کەسێ مەسە دەبینی سیر دەخوا پیاز دەخوا
کە ئەو شتانیان خوارد نابی بێن مزگەوتێک بدەن بە شکلێکی جوان بێنە مزگەوت ڕێز لە مزگەوت بگرن. پرسا داویتت کەم مامۆستا ئەگەر ژمارە ئاماژە بۆ یەکێبکی سەرفترە چاوە پێویستە برێڤە بچێت تایبەت هەندێک هەر وڵاتێکی وسای تایبەت لە هەرێما کوردستانێکی هەندێک خەڵکێکی فەقیرە هەندێکێکی دەوڵەمەندە تایبەت مەسەلی سەرفترە چاوە پێویستە برێڤە بنسبة سرفتراي ابن عمر دجريتها دري پیغمبر صلى الله عليه وسلم لسر فرزي كرديا زكاة الفطر بخوي زكاة الفطرة كواتا سرفتريا أو سرفتريا واجب لسر همو كسشي لسر همو مسلمانشي جورا قتكا من دال عبدو حر لهمو كساقييكا رئيس عائلة أو نفقي لسري واجب دبي سرفتركي بداتا أو سرفترياش وقتكي كان جينا پێش نوێژی جەژنە سەرفترەکە دیار کرایە وەختەکەی ئەمما سەحابە دەفەرمون قەول هەیە 2 ڕۆژ پێش جەژن دەتوانی سەرفترەکەی بدەیت بەنسبەت خلافیش هەیە لەسەر ئەوەی کە جمهوری علەمای سەتانۆ هەتی جمهوری علەمای دەفەرمون دەبی ئەتوو ساعەکی بدەیت ساعەک لە قوتی بەلەد کە خواردنی ئەو خواردنەی لەو وڵاتەی چ باوە بابڕین ئێستا لە شاری مە لە هەرێمی کوردستان برنج باوە برنج بەقەدرە کە خەڵک برنجی دەخواتن دەکاتە 2 کیلۆ و هەتا 3 کیلۆ برنج دەی بۆ هەر نەفەرەکی ئەمما خلافش هەیە لە کە ئەبوو حەنیفە دەفەرمووی دەتوانی قیمەتەکەی دەربینی پارەکەی دەربینی کە دەکا هەر نەفەری 2500 کەواتە گوتمان وەختەکەی دەتوانی 2 ڕۆژ پێشی جەژن بدەی و قیمەتەکەش یانیش بە برنج و بە خواردن بیدەی. مامۆستا ناوزەت رفعتش بوو تا کوتمەرە زندی ئامادەبووی گەلێک سپاس بەڵێ سۆرە وەکو دیار بەجێ خوازم ئاماژە پێ بکەم کو مامۆستا ناوزەت رفعت وەکو ئیمامەوێ مزگەفتێژی ئاماژە چەند خواڵێن گرنگ کرد ئیدی ڕەوشە ولی ڕەوشە دینی یا مەها ڕەمەزانێژی لە مزگەفتێن هەرێما کوردستانێ ڤیرەنگی ژالیە مسلمانان و برێڤاتشە زەردەشت هەمێ لە هەولێر لەگەڵمان بووی زۆر سپاس. مامۆستا دەگەڕێمەوە لاتوو لەو پرسیارەوە دێم کە بینیمان بەشێک لە مسلمانان کۆتا شەوەکانی مانگی ڕەمەزان لە مزگەوتەکان بەسەرە بن بەشێک لە فرۆشیاران و دوکانداران یان بازرگانان کات و دەرفەتی ئەوەیان نییە لە بەرۆی زانین کە لەم چەند شەوەش بازارەکان قەرباڵغە خەڵک زیاتر ئەچێت ئەگەر نتوانن بچنە مزگەوتەکان دروستە؟ بەڵێ ئەکێت یعنی جهێک مقارنە بکەی بازار لەگەل مزگەفت دوو تشتێک جدانە و ژێک جیوازن يعني أحب البلاد إلى الله مساجدها جهش خرب رب العالمين حجب كتن مزجفتن وأبغض البلاد إلى الله أسواقها جهش خرق رب العالمين كرب جفت بن سيكن بازارا يعني بو رب العالمين ناخوشه بوشي افتشاهاني هاتيا كرن ودشني كبر صفات دم بله اگر تو بازار جي چونکو سیکه دا بوچی خودت علا کرب جوه بن غشت تا کرن حیلت تا کرن احتکار تا کرن سیندش قصات تا خارن تا کرن بله اگه انسانک بچیتن کاسبی بکتن بو عیال خو او هنه العمل عباده افکار هنه وقتت کد بو عبادته کابراک بچیتن دیناره که مثلا بینیتن دینار انفقته في سبيل الله تو دیناره که بنفقنی طریقا خودت علا دا و دینار تصدقت به على مسكين دیناره که تبدا مسكينه کی ودينارك كيجي أنفقته على أهلك دينارك كيجي بداية عيالك وقت تشيشولت كي بيجيتن أفضلها الذي أنفقته على أهلك يشخرك وباشتر أو دينار أو تدا عيالك واتا مروف يد عبادتي دا وقت بازار بدرستهي بكتن فأفد كان دارت يعني أفد أفريكات سيكا دا كارت كان أفريكات چن لقمة العيش بو عيالك خودين أز بجموانا أفد جهاد دا اوید هات رکا خودت علا دا اوید عبادتی دا اوید هنه طاعتی دا هندی غشه نکن هندی حیله نکن هندی سینداش قصا نخون هندی هاری کاریا خلقی بکن چونکو اگر بگاوه اف دکان داره جی دکانت خواه همیا بگیرن ما ده خلق چی کردن دی چا شول پریوه چیدن الحمدلله مثلا اسلام هاتین حولیر قرب بالا با ساعت یکی شویش بالام ازدحام کو یلکا زور بمانه که اف دکان داره نه این دکانت خواه وکن ما ده خلق چا حاجاتت خواه اینیدن فاواز بینم جزء که شهاری کاریه جی او نکبتنه بو تجارت جی دکاندارت مسح کنه بلکه شنده برای خدانه احتمال منت جی پینینت شد بچید بنوید جی دکان خونه وکد جی بس گلنده وقتی چید ود کد بجید خودی دا اسهاری کاری خلقی کن بلکه پروژه نگهنیت عبادتی و هنده کدی فاوه چید تشتاجید کریدن جلوبر گاد کریج بر عیده مثلا چکلیت داد کرید از بیم اوجیش تقوا خودت عالی چوا
من بو ججن يتكرين ورب العالمين بيجد ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. أفا شعائر دراستي يعني يد كيفينك وأفا ججن ديت جبو هندي ما رمضان كر جبو هندي كوافريكا مطاعات خدت عالا كر راستي أفنمونه بس من الكردستان وديتي بارك سندك دولة أبوميت بصرمانة هايت عربي عايدة ده هر تو نظاني ججنه بس بوشي مثلا كردستان دا خلق بي گرمو گوریه چیتن جلکات کرید بو حیده و چکلیتا و کادا چیت کن اوه همه نکو بو هنده به امر رب العالمین نه اوه قدره که دنوی ججنه اوه خودت عالا ده قل بفضل الله و برحمته فبذلك فليفرحوا بفضل خودت عالا ده ما وفا ججنك بمهات پشتی عبادتك یب کیف کفن خلق وقتی چی جلکیت کرید چکلیتات کرید کادا چیت کرد اوه همه در برینه اش عبادتك وكيف باشا ما مستپرسیارێکم بیر هاتەوە زۆر جار گوێم لێ بۆ لەناو خەڵک بوون موناڵێ ئەو جەژنە من جەژن ناکەم یان بەشداری جەژن ناکەم لەبەر هۆکارێکی تایبەت یان تااقەتی نییە بە درێژایی مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بووە بەڵام جەژن ناکات ئەمە ئەبێت ناخێر نابێتن ئینسانی بسرمان دەبی کەیف بە جەژن بێتن چونکو ئەف جەژن نەبوو چ تشتیە خۆ جەژن نەبوویە یە بچیت لە باسێکی جوان بکەتە بەرخۆ جشن بويا يش خدت عالب ترسيتن جشن بويا يا اف هاي رمضان قلتي فمن بري فيجو فيجي قلتي ومن يعظم شعائر الله فانها من تقوى القلوب برخدي افش تقوى الدليويه ورمضان بوشوات يا فرسكرين يا ايها الذين امنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون هربوا تقويا مروا جيل سرا وفرسكرين بو هند دا تقوى هبل دا اوديسا دا تقوى خدت على الدفع زياده بيتن وبوشي جاجن هاتيا كرن لتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون جبوهن ديكم شكر رب العالمين يمكن شكر اخوي جورا شوات تذكرن افريكا بدار برينا كيفيه اتعيد دا لو ما عيد جدا ججنه جدا اگر انسان دمو چاوت ويت فكري بن انسان ابتسامه بيت بشد بشته خال ما قبول بكاتن ان شاء الله او طاعته و بيروز باهي لكود بكاتو صله الرحم كار بينيت راستي افش خيرت جلا كت مازنن وفش عبادتك جلا كم مازنه افيد حتى خدت علاج قلت يا ما پیغمبري صلوات خدت سرون اماجه بگيري باشا بينه سر بازار و دوکان يستا لبروي او گۆڕانکاریەی کە هەیە جگە لە بازاڕە ئەساییەکان مۆڵ هەیە شوێنی تایبەت هەیە بۆ فرۆشتن خانمان لەوێ ئیشەکەن یان کچانی ئێمە لەو بازاڕانە کار دەکەن کارکردنی ئەوانیش بە هەمان شێوەی پیاوانە لە ئاینی ئیسلام بخوا گتو سری میجوا اسلام بکه یعنی ما پیش استاج گوت یعنی خدیجه بازرگان بو یعنی مثلا خدیجه او خزانی پیغمبر بو صلوات خدا سر بنی یکم و بازرگان بو تجارت لگل پیغمبری که صلوات خدا سر بنی چه که زور طبیعیه افراد مثلا سماعدار بید بازرگان بید پاره بیتن حتی لو ظلامی جی حق نینو به ازناجن که جنا چه بی تصرفت مالوی جدا بکتن إلا إذنوي جيب خازيتن فأفريقيا از بين بلد أفراد دات مجوا إسلامتية دا خاصة بشتي مثلا دورة خلفاء راشد دا بشتي إنجي مثلا أوا عباسية دا آن بين سكن عثمانية دا آن حتى بري إنجي جا كان بين برخدين وهيش بشتي إنجي جي أفراد مثلا جيجوات حمامي هبون كابو جنان بون أفراد جلكت درين اتفروت النسيج وأفتشتت هنه أفرادان جلك يعني إيش كري أفراد الجل پیغمبر خود صلوات خود سبن جهاد یا كري نوجداري یا كري مثلا أفراد استان نوجدارن هندك جارة واجبه أفراد هندك جانبت يد بازار كرني بكتن وكي چون استا مثلا لا حياة في الدين مثلا لو همو خشكو ديكاني خم دالن جيغاك ها أشياء تايبتي جنان دفروشي ناكرت بياوك لبر بيتن يعني اگر جنك بي راستي زور چاكتره و او جناجي براحت خود چيدن فهاد وان جيغات هنيدان بيجن ام واجب تزانين او فرتت هني خولب كان خدانو بچن ايش بك باشه او باشتره وابت یا نابت چون يعني نابت بيو بيت بله انا خير امن اگر بلم استانابيت لوانا زور خلق انا بيو لبر او دكان دارانه امن نعلم نابيت بلام باشتره جن بيدن بلام اگر بيويش بيت دبي ضوابط هبن يعني براستي اسلام من لبر دكانك بم يعني ان افراتك بيتن چون يعني مساله يعني عندك تشت حياء بخو افراد يعني همو حياء الحياء مثلا شعبه من الايمان او هني جزء كمظنش ايمان اسنا بجم اواني لبرن همو حاشا خراب لوانا انسانك گنج بصرمانه بلام زور جار استغلال ديتا كان زور جار مثلا طلبه رقم يجيتك نزور مثلا افراد كان تلفوني ما دكن يعني كاتك مشكله كلو درس بو لا تشي بيكاتيا والله لا گنجك لبر دكان بو
یان زۆر جار مە احتراماتی لە بۆ هەموو گەنجەکان بەس سەیری دەکەی یعنی کاتێک لەبەر دوکانە یعنی ئەوان مۆدێلاتی لەبەر خۆ دەکەتن لە سەری خۆ دەکەت یعنی تەجمیلات و ئەو شتە دووبارەش دەکەمەوە نەبوو شکاندنی وانە نەخێرە من وا ناڵێم باز دەڵێم کاتێک کە خوشک و دایکتمە بچنە جێگای خصوصی کە ئەشیای خۆ لێ بکردن دەبی ئەوێت هەنێ ئافرەت بیت باشترە ئافرەت بیتن ئەگەر پیاویش بیت دەبی زاوبت هەبیتن مەسەن زابچە بە ئەو پەڕێ حیاء بێتن یعنی لە قسەکانی خۆ ئاگادار بیتن یعنی ئەو دەزانن چۆن دەبیتە گونەح یعنی بە ئەو کەسە دەزانیتن چۆن دەبیتە گونەح و چۆن نابیتە گونەح. باشە مامۆستا لەگەڵە بەردەوامە بین لە شەوانی کۆتایی مانگی ڕەمەزان چالاکی ئاینیەکان زیاتر دەبن بە تایبەت لەم دەشەوەی کۆتایی. ئاری حوسێن پاملێری کوردستان 24 لە ناحیەی ڕۆڤیای سەر بە قەزای بەردەڕەش لە ناو تەکیی شێخ ئیسماعیل ولیانی لەگەڵمانە. ئاریم کاتت باش ئەو چالاکی ئاینیانەی کەم شەو لەو شوێنی ئێستا تۆی لێی بەڕێواچن چی؟ بله سارا افدمیا باش بیتن ها از دنوا مزگفت و تکیا شیخ اسماعیل ولیانی دال ناحیه روی سر به قضا بار در شد گلومه ایدی دنوا وی تکیا و مزگفتی دا شوانه او کسین کو سر به طریقت شیخ عبدالقادر گیلانی نکوم دبن دنوا ماه رمضان ده او ذکر دکن سرودان دخوینن مدیحه آن دبیجن نخواست مدنوا شفین لیلة القدر آنکو شف حواندن دا و که ای شف کو او کومون دنوا وی جوری دا دنوا مزگفت خدا کو او خود ذکر کرنه و سنت گیرانه و اوانتشن هنه مجول دکن ویره هند کس گلمن کو گنجین سرود خون و مدیحه گلمن هردیسان ما مستای محمد شیخ رزاق و گوتارخین پیشنویس جوی مزگفته گلمن از خواستم کو پرسین خواه راسیوانم کم که زیاتر او شوین خواب چه در باز کم موسی محمد صلوات خدای الوابن یعنی مدویتن از وی پرسیل تدسیب کم این شوید خو نواوی تکیه مزگفته دا زیاتر بچتشتی و در باز کن نخواست مد نوا ماه رمضان و شوین لیلة القدر دا بله. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم بخير بين سرسام زور بخير تاندكين كنالي بستوسار بخير بين بوت الشيخ إسماعيل ولياني ما شواني خمان درباز دكي لمانجي رمضان ده طبعا جمع الدين قرآن دخوين لمزقودا زقر دكنود نيجي تصابيح جدا كردن بتايبد إما هموش شويكي شو جمعة روجي بينشم كبلين سبعين جمعة زقر دكين درويشان لجيل دين مزقود فرد بيت زقري قادري دكين لبشتي نيجي عشاء كصد زقري لا إله إلا الله دكين صد زقري الله دكين دعائي هل دستين وبيوا زقري الله دكين بدف زقري قادري كبيدلين أو هموش شوي جمعانا مامساجان وابزانم طريقتي وطريقة الشيخ عبد القادر الجيلاني كي وسربا وطريقة جوازي هيا لقل طريقتان تري آيني إسلام لا تشروي كي وجوازي هيا بله هیچ جوازی شینیه جوازی که بس لذکر کردنه مثلا هندی طریقتی نقشبندیه اوان گلوب دکوشین و دادنیشن مبیدف ذکر دکن اما قادرینا ذکر که دکین لرونایی دکین و بپی و بدف دکین اما نقشبندی بدانش نو دکن هیچ جوازی شینیه همو منجک هدف من هيا او که خدای تبارک تعالی من راضی بیتو و پیام اسلام بگین خلق ده هیچ مامساجان اما زیاتر ابینین که طریقتی ایوا درویش و نکواب نو سرود علی مدیحالن بم سرود وتنوا مدیحا گوتنا چه پیامک اگینن ایوا والله سرود گوتنوا من بسر پیغمبری نازدار بسر اسلام سرود گوتنوا اویا خلق دلی پی مرتاح دبید وكو نوع شحنك ابو انسان دا دبيني شخصك بحديث يجي بيغمبر بنصحت يجي بيغمبر دكتك توبيد لي احتمال بسرود يكش هب قريتوا اتو سرود يك دلي بسر بيغمبري ناس دا صلى الله عليه وسلم زور كان لو نفرد كاكتو دلي يعني لو ملي سدان اشتياكا جدته او سرودا بو سرود قريتوا تأثير ذاك دقريته بنا ديثنا ديني إسلام. بله مامساجان از هنا كيف جم وان سرود خوينون از باشم بما جمته انجي كو افغانج فيجويل قال من از خازم هندفين خوحال بگیرن سروده که آنکو مدیحه که جمعو تماشاوان کرسان 24 بیجن اما پی خوشحال بن. بله.
سيد عايا والله هم سيداي هم سنوراي سيدي عالم سلوات مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم محمد بشر وليس كالبشر بل هو ياقوتة والناس كالحجر مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم فمبلغ العلم فيه أنه بشر وأنه خير خلق الله كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق بله دستات خوش بن ما مستگان ام بگریم ولایتو یعنی لمنطقه که بگشتی لبردار شو آکری و بزنم تکیتان هیا ل شهر و شارشکانی کردستان ل موصل ل بغداد ل هندی ولاتی دوروبری و تکیتان هیا خلق چون دیت نو طریقت یعنی ایوا ل استایا بله همو خلقانک دین درسته که بین تکیا و مزگوتی و یعنیش بس اوانی کسر به طریقتی شیخ عبدالقادر گیلانی نه تشيء ما هم كسك ديته هم حتى يزيدنا سرداني مسيحي دين وكبلي زيجي بيك وجيانا تشيء اسماعيلي ولياني وهم كسجر هم طريقة شيء دين إيرانا من الشهر قصدم أبو كاب سيرة جنبتكم ألين زيادة شويني كبيك فيك جايشتني خلقي دوروبرو كساني دوروبرو بطيبتي لونايا ككيشي كهبتن ليرا حالا كريت لوايا چند رول تان هيا بلي كيشايك تلقى المنطقة هبي دين تشيء اسماعيلياني لها حل دكريت هما كسش شيء ما أو بنا مالا بس أنا أول شيء إلا حل دكريت شون كيرا وش بلي ريزي تايبتي لكن خلق مونسا جن وابزن بابتي سرکی هم شوهی آینی جماعتی مش هاوکارانی مش اویا که استا دبیت مانگی رمضان بازرگانان فروشیارانی ما هموش تگلان برس بهاکی برس ابیتوا لانو طریقتی ایوا چه شتیک بمانه آلین والله إما بوان دلين بيامي بيغمبرة صلى الله عليه وسلم كبيغمبر فرميتي صلى الله عليه وسلم رحم الله امرأ سمحا إذا باع سمحا إذا اشترى دفر من رحمتي خداي تبارك وتعالى لو إنسان بيد ككرين فروشتن دا كان المنياني اشتراها لكن فروشتنكا أو كلو فلا بنرخي شي جنزاو دفروشيت پیغمبر فرمت رحمتي خدا لو بيت وطبعا أو بيوست بالرحم أجر إما الرحم بيقدابه بين أجر وجدان ما نهبيت والرحم ما نهبيت لا كرن فروشتنكا خو مانيش الرحم ما ندبيت وجدان ما ندبيت اشتكى كده فروشين بنرخي شي جنزاو دفروشين نج أو ما نسام الله بك جرام بكين چونك پیغمبري ناس دار دفرمي صلى الله عليه وسلم ارحموا من في الأرض يرحمكم من في السماء
دەفەرمی ئێوە خەڵکی ئەرد ڕەحم پێکدا ببن بە زەیتان پێکدا هەبێت ئەوەی لە ئاسمانش کە ئەڵایەش بە زەی پێتان دەبیت بەوەی کە ئێوەش بە زەیتان پێک دەبیت. بله زور سپاس مامۆستا محەممەد زۆر سپاس ji bo jî ku em suret xwin û me dî helvêre bûn. Belê sara weke kum pêştir ji da diyarkirin êdî di nava vê tekiya Şêx İsmaîlê Wilyanî da li nahiya roviya şevên Remezanê û taybetî şevên Leyletul Qedr ev vê rengî derbas dibin hemî kesatî Musulmanên deverê tê da beşdariyê dikin ku vê rengî şevên xwe di nava meha Remezanê da li vê tekiyayê derbas bikin. Belê. ئاری حسێن لە بەردەڕەش لەگەڵمان بووی زۆر سپاس. مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابەت پرسیارێ بکەم تایبەت بە بازاڕی ئۆنلاین یان بازرگانیکردن لە ڕێگەی ئۆنلاین شێوازی بازرگانیکردنی دروست بەم شێوەیە چۆنە؟ بله حقیقتا yani ev psisyara gelek o giringe çünkü Avrupa'ya serdeme teknolojiye da xalqeke petir mesela rêga sehl bu şina biçta bazarî de twanît lana mobayl xu mesela la mawqe'ek eşya bikerîtin. Balam işteke lewê de ew şte durist e yani şeriatê İslamê de işteke durist e balam ew ji zabitê xwe tên insan gişê tê da neketin. Giş çawa bû nimune mesela detwanî em perdaxa êsta be Photoshop rengî zor ciwan bike welê bike yani کاتێک insan bibînîtin ne ew rengeyê heqîqî ew zor zor yani ev halatet rû ded mesela saetek bîtin cantek bîtin cilobergek bîtin کاتێک mesela me ew tecrübe kiriye yani gelek cara bû me ji Bexda hatiye me talab kiriye şteke dîînî ne ew ew te wêneyî da dîtî yani ya birî gelek ya ciwan kirî ya welê kirî Photoshopî yani hindek reng û tiştê dî em dibêjin ev ne ew te gotiye يعني تا كبراني في موقعي ده مثلا تكره وكيل خبرة الدي في تشتي فها امانات ديفون مواصفاته بيتن اجت وانا ده نبو افتوي قوي ده هات حرام كرم بشك بلام اگر وكيوي دركت افات ويني ده ام تو حالتي ده دي بيجيني افت تشتكي درسته يتشتكي درسته وبازار كرك ياب صناهي كري والدي في تكنولوجيا في عالمي خدت على تركب صناهي بكفيتن باشە هەندێک جار بۆ نمونە ئەو کەلوپەلەی ئەوان ئەو کاڵایی دروست دەکرێت لەسەر خواستی بازرگانەکە بوون لە کۆڵەتەکەی کەمەکرێتەوە یان دروستکردنەکەی با بڵین بە دڵی ئەوە نەکەوەی وەکەوەی کە خەڵک ئەیەوێت ئەگەر ئەم شێوازە باس بەێ ئێستا ڕاستی بازارکردن یعنی gelek ya berfireh bû ehkamê tu jî ekem bên behsê meselan bey û şira bikên dîsametiyê da rastî saeta xilas nakin belê ez dê ek tişt bêjim ev kabiraye مثلا کوالاتیاوی تشتی توی خرکاتی دا دیار کرد بون مونه سیاره که مواصفاتی توی خرکاتی دا دیارت کردن افریقا مثلا سیاره که بون مونه بری چند کش دبی تینان بله خلل تدانت گوتن عیبت مازن تداد وشارتن اوت هنه راستی حرامت بیتن او بازار هنه نیدرسته او گاوی توی غشی تداد کی هندک مواصفات دانه نتو صابون یان گلک جرا بازرگانیت ما وکی تا کرم کری دیچی تا سینه دی بشتی کوالاتیاوی بو مکیم که راستی او خوب بازرگانی توی من عجب گرتی اگه از بب نمونه که بینم گجاره که کابرای رمضان دا تاجر بو چو صینه کابرای جی ویا معزوم کردن معزوم کرد حاش عرق اینا لگل نان خوردن اویش گفت نه من عرق اینا خوم او گفت لوت ناخوی گفت او گناه علی دین ایمه گفت باشه علی دین ایمه با چون گناه نیه تو بیت تشتکی بکوالاتیه که کم تفروش شعبی خوما کیش گناه ماستره ففعلا راسته يعني قالك جرى تدير عراق قلنا هتا غفريت بس وقت تو بازاري وحيلال خلكيت كي تو باريت خلكي بحيلات خوي افا بنا غفريتا شكو افا حق آدمية افا حق الناس لا تأكلوا أموالكم بينكم بالباطل أفريكا باطل ابن حقي بحيلة بغش ماليكو دنخون فأفريكا أزد بيجمع وانا وقت بيجيتن ديفون مواصفاتا بيتن أفيد بوهاتينا دانو ديار بكت ويقاوي بازار يا حلالة بالعكس بوي خير أجي بله وكيوان مواصفانه بو اوت ویت دا دیار کرین ام بیجنه وانا اوه گنه یان اکسپایر کتن یان مثلا بچیتن یان تشتکی دی از حسکم اشارت پیبدم خیش کاسارا بونمونه مثلا کابرا دی بیجی دلار یه گران بوی راسن اوجد اشیاء خو گران کت یعنی و او خو او بازرگانه او اشیاء یت کرین کات دلار یه ارزان اوه نابیدن اوه استغلاله یان کابرا کی مثلا شتکت بازاری ده هیدی چیت خزن کد مثلا گلک وقت کن زوستانا دی چون هاوینا دی چون گازه کرن نفته و دی خزن کن زوستانا دی فروشن گرانتر ویجا مبلغت تو مازن اوه تغییر سیکت کن یان استا مثلا بونمونت شتکت سیکت دا صرفیات یا سرهی چند دولمندک دیشن هموی کرن خزن کن کد بیت احتکار مثلا وقتش نیکا دی اینت سیکت دا اسعارت گرانتر ام بیجنوانا اوه همی گنه بلکه خودت على قازمات قد بيجيتن وتعاونوا على البر والتقوى
ولا تعاونوا على الإثم والعدوان هاري كاربن سر باشية ناس سر گناه و حرامیه بو هنده کود پاره خلق گیبینی اما صانی شاب دن راستی چه از بم از وقتی تشتی فروشم چه اوید کرید ام براتی کودو خوب زانین و ام مصاب زانین که مثل المؤمنین في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى من عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى أفريكا من بارانينا وقت أس هوري كارية تدا بكم وقت أس بجوف الرحمة برا خدمة فقيرة كأفريكا بيتشينا بيجل كي ججنب كريد هوري كارية بكم مساعدة بكم فايدة جلك جنا راكم راستي كم مصاب كينود بلدك باجر خدا وأفريكا نزيكي ججنة از بارم رب العالمين جدي رزق ما زيادة كد بركة جدي اختت تدا مامۆستا جیهاد دۆستکی سەرۆکی لە قیدۆکی یەکێتی زانایانی کوردستان سوپاس بۆ ئامادەبوون دەست خۆش مامۆستا. قاوەخانەیەکی دێرین لە مصر دەبێتە ناوەندێکی ڕۆشنبیری بۆ خەڵکی ئەو وڵاتە شەوانە دوای بەربانگ تاوەکو کاتی پارشێ و لە مانگی ڕەمەزان نووسەر و هونەرمەندان لە قاوەخانەکەدا کۆ دەبنەوە و تاوتوێی بابەتەکانی تایبەت بە ئەدەب و هونەر دەکەن هەندێک جاریش بەرهەمی هونەری پێشکەشی گەشتیاران دەکەن لەگەڵ ئەوەشدا قاوەخانەکە لە مانگی ڕەمەزاندا خزمەتگوزاری تایبەت پێشکەش بە میوانەکانی دەکەن. ji sala 1770 ev qehwexane şevên Qahîra paytext ronak dike. Qehwexaneya Fîşawî bi atmosfêra xwe ya taybet tên azkirin û ne tenê cihê derbazkirina demê ye lê dîdareke kultûrî û rewşenbîrî ye. Diya Fîşawî ji nifşê heftemîn e ku vê qehwexaneyê birêve dibe. Bavûkalên wî berî wî birêve dibirin. Ev cih dîdara huner, kultur û siyasetê gelek meylên siyasî nînin. Xelk ji bo kêfxweşiyê tên vir. Ji kesên berçav ku serdana me dikirin, Necîb Mehfûz bû. Şevên Remezanê li vir taybetin. Kêfxweşî û sadeyî li ba min heye. Di şevên Remezanê de çêjeke taybet li vir heye. Xelk piştî iftarê kom dibin li ser mûzîk û civatê. Gelek kesên biyanî berê xwe didine vir da ku ji kultûra Misrê ve nîzik bin û tevlî xelkê bibin. Me ftara xwe xwar û terawîh li Ezher kirin û me got em ê werin vir ji ber ku atmosfêrekî wî yê taybet heye. Xelk ji welatên cuda têne vir. Hestekî xweş e van hemû tiştan li yek cihî bibînin. Di yek ji bajêrên herî qerebalix û tijî li vîn û çalakî de. Qehwexaneya Fîşawî di taxa Xanil Celîl de cihê xwe girtiye da ku xelkên cuda di yek atmosfêrê de kom bike. Îvan Umer, Kurdistan 24. لە هەموو کاتەکانی ساڵدا دەزانین کە نەخۆشخانەکانی کوردستان بە تایبەت نەخۆشخانەکانی فریاکەوتن لە خزمەتی هاوڵاتیاندان و خزمەتگوزاریان پێشکەش دەکەن هەندێک جار بە خزمەتگوزاری تەواو یان زۆر باش هەندێک جاریش بێگومان کەم و کوڕی هەیە ئێمە هەوڵەدەین لە پرۆگرامی ئەمشەو باس لە مانگی ڕەمەزان بکەین جیاوازی لەگەڵ کاتەکانی دیکە چیەک چ ئامادەکاریەک دەکرێت زۆربەی و نەخۆشانەی دەچنە ئەوێ لەو مانگە کامانن و کەم کوڕیەکانی نەخۆشخانەکە چیە بۆ هاوڵاتیانیان و نەخۆشانی کە سەردانیان دەکەن بۆ قسەکردن لەسەرم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە سید زەمان حەسەن یاریدەدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات لەگەڵ ئێمە ئامادەیە زۆر بەخێربێی کاک سید سەرەتا مەوێ بزانم ئەو نەخۆشخانەیە چه خزمەتگوزاریەک پێشکەش بە هاوڵاتیان دەکات و شوێنەکەشی کوێ چونکە زانین چەند نەخۆشخانەیەکی فریاکەوتن تایبەت کراوە. سەرەتا بە ناوی خی گەورە میرەبان سپاس بۆ بان گەشتکردنتان بۆەوەی لە نزیکەوە باسی ڕەوشی تەندروستی بکەین لە شاری هەولێر لە نەخۆشخانە حکومیەکان بە تایبەتیش لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات دەتوانم بڵێم سەرمەشق و پێشنجی و نەخۆشخانانەی کەوا باشترین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە نیشتمانیان بکەین سەرڕای ئەو کەم و کوڕی و لێ و گازاندنەی کە ڕۆژانەش دەکرێتن. ئەو حاڵەتانەی کە سەردانی نەخۆشخانەی ئێمە دەکرێتن بە تایبەتی لە فریاکەوتن زیاتر ئەو حاڵەتانن حاڵەتی لە ناکاو و کتۆپەر یان خۆت ئازاری لە ناکاو ئەو نەخۆشانە زیاتر سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنەکان دەکەن. فریاکەوتنی ڕۆژهەڵات جیاوازی هەیە لەگەڵ ڕۆژ ئاوایان لەبەر با بڵین خزمەتگوزاری هاوڵاتیان بۆی فشار دروست نەبێت وادانراوە.
فریاکەوتی ڕۆژاوا و ڕۆژهەڵات جیاوازێکی ئەو تۆ نییە تەنها لە ئیشکردن نەبێتن هەندێک بەش هەیە لای ئێمە هەیە لای ئەو ئەوان بەشانی لای ئێوە هەیە کامانە نەگەر ئاماژە زیاتر بەشی ئێمە نەشتەرگەری گشتی بەشی شکان ئێسکوشکان بەشی هەناو پسپۆڕیەکانی تریش بابرین جوانکاری و قورگول و توجێ لایمە هەیە ئەوەی کە لای ئێمە نیە لە نەخۆشخانەی فراکەوتنی ڕۆژئاوا هەیە بەشی سووتان بەتایبەت لای ئێمە نیە لای ئەوان هەیە و هەندێک حاڵەتی لە ناکایوک و ئەو حاڵەتانەی کەەوە بە فیشک پێ دەپێنجێنرێت ئەوانە لە ڕۆژئاوا هەیە لای ئێمە نیە زیاتر ئەوانەی کە ئەو نەخۆشخانەی بە فیشک یاخود بە سیلا دەپێچێنرێت ئەوانە لەوێ چارەسەر وەردەگرن لای ئێمە چارەسەر وەرناگرن باشە بینە سەر مانگی ڕەمەزان چ جیاوازیەک هەیە لە کارەکانی ئێوە ئایا هیچ جیاوازی کردووە یان هەیە؟ ئێمە وەکو نەخۆشخانە بەر لە هاتنی مانگی ڕەمەزان بە بەرنامەیەکی با بڵێن جیاوازتر دەستمان بە کارەکانمان کرد بۆ مانگی ڕەمەزان لە مانگی ڕەمەزان جیاوازی هەیە وەکو لە مانگەکانی ڕابردوو بەر لە هاتنی مانگی ڕەمەزان چونکم لە مانگی ڕەمەزان زیاتر نەخۆشەکان لە دوای بەربانکردنەوەی بانگی ئێوارەی مەغریب زیاتر نەخۆشەکان ڕوو لە نەخۆشخانەکان دەکەن بۆیە هەرچەند ئێمە دەوامەکە وەکو خۆی جیاوازی نیە لە هەشتی بەیانی تاوەکو هەشتی بەیانی بەپێی ئەو خشتەی ماگانەکە دادنرێن بۆ تەواوی پزیشک و کارەکان کاتژمێر بەڵێ بەبێ جیاوازی هیچ زانیاریەک هەیە سەبارەت بۆ نەخۆشانەی جۆری نەخۆشیەکانیان چییە کە لە مانگی ڕەمەزان دێن ئاماژەت بۆ کرد کە زیاتر دوای بەربانگە بۆچی لەو کاتە زیاتر لەو مانگە ئەو نەخۆشانە دێن ئەوانەی کە ئازاری سک ئازاری گەدا سک چوون ئەو حاڵەتانە زۆرە ئەو حاڵەتی با بڵێن بەربوونەوە و حەوادیسی سایرەش لەو مانگە زیادی کردەوە ئەمە هەموو ساڵێک وایە هەموو ساڵێک وایە بەڵام هەندێک ساڵ هەیە جیاوازی هەیە با بڵێن مانگ بۆ مانگی جیاوازی هەیە نەخۆشەکان ڕێژەی ئامارەکان جیاوازی دەبێتەوە واتە بەرز و نزمی دەبێت ئەگەر ڕێنمایەکی تایبەت نییە بەر لە مانگی ڕەمەزانیان لەو مانگە بدرێت بە هاوڵاتیان بۆ کەمکردنەوەی ئەو حاڵەتانیان ئەو نەخۆشیانە ڕێنمایەکان بە تایبەتیش پزیشکە پسپۆڕیەکان بەر لە هاتنی مانگی ڕەمەزان زۆر زیاتر ڕێنمایەکانی خۆیان بڵاو دەکەنەوە لە ڕێی ڕاگەاندنەکان لە ڕێی با بڵێن کۆنفرانس و کۆڕەکانی کە دەژێردرێتن بۆی هاونیشتیمانیان هۆشیار بکەنەوە زیاتر ئاگاداری تەندروستی خۆیان بن بەڵام لە هەمان کاتیشدا ڕێژەی نەخۆش هەر هەیە وەکو ئەوەی کە دەبینرێتن بە تایبەتیش ئێستا ئێمە لە کوتاییەکانی مانگی ڕەمەزانی ڕێژەی نەخۆش لەو مانگە زیادی کردو بە تایبەت بە بەراورد لەگەر مانگی ڕابردوو هیچ ئامارێکی دروست هەیە بەڵێ ئێمە ڕۆژانە لە نەخۆشخانەکەمان بەپی ئەوەی لە نەخۆشخانەکەی ئێمە نوورنگێکی دەرەکیشمان هەیە نزیکەی 700 بۆ 750 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەمان دەکات بەشێکیان ڕاوێژکارین ئەوانەی کە سەردانی بۆ 750 ڕۆژانەیە بڵێ بەڵێ لە ماوەی 24 کاتژمێر بەشێکیان سەردانی نوورنگەکە دەکەن ڕاوێژکاریەکان پسپۆڕە جیاوازەکان بەڕێز دکتۆرەکان لەوێ دەرێ دایانبین و چارەسەر وەردەگرن و دەگەڕێنەوە بۆ ماڵەوە بەشێکیان دەخەوێندرێن دەمێنێنەوە لای ئێمە واتە جیاوازی هەیە ڕۆژانە بین سەر ئاستی خزمەت گوزاریەکان لەو نەخۆشخانەیە چۆنە ئەوەی خزمەت گوزاریەکان خۆتان هەموو لایەک دەزانن تایبەتی لە ماوەی ڕابردوو ئەو قەیرانەی کەوا تووشی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بێشک کاریگەریی زۆریشی کردە سەر کەرتی تەندروستی بەڵام لە هەمان کاتدا خزمەت گوزاریەکانیش نەوەستان خۆشبەختانە ئێستا ماوەی چەمان کە خزمەت گوزاریەکان بە تایبەتی لە ڕوویدا و دەرمان و هەندێک پێداویستی باوەڵێن بەشی نەشتەرگەری هەیە باشتر بوونە زیاتر دەتوانن هەمشتیمانیان سوودی لێبین واتە ئەو حاڵەتانەی کەوا بۆ فریاکەوتن پێویستە نەخۆش بۆی دابین بکرێتن دەتوانن بڵێم 180 بۆ 85 لە نەخۆشخانەکەی ئێمە دابین کراوە دەرمان بە تەواوی ئەدرێ بۆ نەخۆشانەی دێنە ئەوێ ئەو دەرمانانەی کە بۆ حاڵەتی هیلاک و با بڵێن لە ناکاو و کتوبڕ هەیە بەڵێ هەیە بەڵام هەندێک دەرمانیش هەیە ئەتۆ پزیشکە بەڕێزەکان کە دەنووسن بۆ ماوەی هەفتەیەکا 10 ڕۆژیان مانگی ئەوانە دەتوانن لە ماڵەوە بان لە دەرەوە بکڕن واتە لە ئاهلی دێکڕن ئەی شێوازی نەشتەرگەری لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات چۆنە بۆ کێ ئەکرێت بەڵێ ئەو حاڵەتانەی کە پێویست بن بە تایبەتی حاڵەتی شکان حەوادیس ئەوە حاڵەتی نەشتەرگەری گشتیش با بڵێن ئەوانەی کە ژانی ڕێخەرە و کۆڵ و هەندێک نەشتەرگەریت کە هەیە ڕۆژانە هەوڵەکانی با بڵێن نەشتەرگەری ئێمە لە کاتژمێر 8 بەیانی تاوەکو 12 دیوەڕۆ دەکرێتەوە دەست بە ئیش و کارەکان دەکرێت و نەشتەرگەری بۆ نەخۆشان دەکرێت کە پێویستیان پێەیە ئێوارانیش لە 7 و تاوەکو ئەو کاتێک کە پێویست بیتن ئەوە نەشتەرگەریەکان بەردەوامی دەبی بۆ ئەو نەخۆشانێک کە پێویستیان بە نەشتەرگەری هەبی ئەو کاتەش بڕیارەکە پزیشکە پسپۆڕیەکان با بڵێن بڕیاری لەسەر دەدەن تێچووی ئەو خزمەت گوزاریانە چەندە
بەپی جۆری با بڵین حاڵەتەکەیان جیاوازی نەخۆشیەکە هەیە هەندێک ئەگۆڕێ. حاڵەتیان هەیە بە تایبەتی ئەوانەی کە ئێسک و ئەوانەی کە شکان و ئەوانە زیاتر هەندێک موادیان دەوێت تێچویان زیاترە وەکو لەوەی دەشتەرگەری با بڵێن خەڕ و کۆڵەیە گەدەیە با بڵێن هەندێک زەرداوە ئەو حاڵەتانی کە با بڵێن نشتەرگەریان بۆ دەکرێت جیاوازی هەیە. بەڵام بەراورد بە دەرەوە ئەگەر باسی بکەین چەند جیاوازی زۆری هەیە جیاوازی زۆری هەیە چۆن هەر نەخۆشیێک کەەوە ئەگەر لە حکومی نەشتەرگەریەکەی بۆ نەکرێت بچیتە هەر نەخۆشخانەیەکی ئەهلی بێشک ئەوە دیارانی ڕژەیەک با بڵێن پارەی دەچیتن چکەوەی کە دەکرێت لە ئەهلی هەمووی بە پارە دەکرێتن وەکەوەی حکومی نییە ئەوەی کە لە حکومی دەکرێت بڕێک پارە وەردەگیرێت بەڵام ئەو بڕە شتێکی وان نییە. حاڵەتی وا هەیە بۆ نمونە نەخۆشەکە پێویستی بە نەخۆشخانەی فریاکەوتن نەبێ بەڵام هەر بێتە ئەوێ یان ئێوە چۆن ڕێنمایی هاوڵاتیانەکەن چ کاتێک سەردانی نەخۆشخانەی فریاکەوتن بکەن. خەڵکی ئێمە زیاتر ڕوو لە نەخۆشخانە حکومیەکانە نەخۆشخانە گەورەکان ئەگەر نا سیر بکەین ئەمە لە هەموو گەڕەکێک لە شاری هەولێر بنکەیەکی تەندروستی هەیە هاونیشتمانیانی ئەو شوێنان دەتوانن سوودی لێ ببینن بەڵام بۆ پێی کەەوە هەموو سپۆریشی تدانیا داوامیان بەیانیان نییە ئەوان بەشێکی زۆر ئێستا لە بنکە تەندروستیەکان بەیانیان هەیە و داوامی ئێوارانیشیان هەیە واتە هەردوو شەفت داوام تێدا دەکرێتن بەڵام بۆ پێی کەەوە هەموو پسپۆریشی تێدانیا یاخۆت خەڵکەکە زیاتر حەزی بە نەخۆشخانە با بڵێن وەکو فریاکەوتەکان یان نەخۆشخانەی ڕزگاریە یان نەخۆشخانەی هەولێرە ئەوە زیاتر با بڵێن سەردان دەکەن و ئەگەرنا خۆ بەشی زۆری ئەو نەخۆشخانەی کە دێ بۆ نەخۆشخانە حکومیەکان با بڵێن بۆ فریاکەوتنەکان دەتوانن لە گەڕەکەی خۆشی لە بنکە تەندروستیەکە چارەسەر بگریتن و ئەو قەڵەباڕغی و ئەو جەنجاڵیەش لە نەخۆشخانەکە گەورەکان دروست نابیت. منیش مەبەستم لە قەرەباڵغیەکە بوو واتە لێرەوە ئەمە ئەو ڕێنماییە بێ بە هاوڵاتیان چ کاتێک پێویستیان بەوەیە سەردام بکەن یان هەموو نەخۆشیێکی ئەوەیە بێنە نەخۆشخانەی فریاکە. ئێمە لە ڕابردوش داوامان کردیان لێرەشەوە لەسەر ئەم بەرە پیرۆزەی ئێوە داوا دەکەین بەڕاستی هاونیشتمانیان ئەو حاڵەتانەی کە پێویست نەبیتن سەردانی نەخۆشخانەی فریاکەوتەکان دەکەن بەڵام ئەو حاڵەتانی کە پێویستە ئێمە 24 کاتژمێر لە خزمەتیان داین بۆی خزمەتگوزاری باشترین خزمەتگوزاری تەندروستیان پێشکەش بکەین و شتێک تریش دەمەوێت لێرە ئاماژەی پێ بکەم مەسەلەی هاوڵی نەخۆشە بەڕاستی ئێمە ڕۆژانە کێشێشی ئێزگار زۆرمان لەگەر هاوڵی نەخۆش هەیە لە نەخۆشخانەکان یعنی دەبینی نەخۆشێک دێزاری وا هەیە چەندین هاوڵی لەگەردا هەیە کێشە و قەڵەباڵغی و ئەمەوا دەکا پزیشکە بەڕێزەکان یاخود کارمەندەکان نەتوانن وەکو پێویست هاوکاری ئەو نەخۆشە بکەن ڕاستی هاوکار بن بۆی زیاتر ئێمە بتوانین بە تایبەتی پزیشک و کارمەندەکانمان لە کاتی کارکردندا زیاتر بتوانن خزمەتی نەخۆشەکە بکەن. لە تەوەرێکی دیکە لە ماوەی ڕابردوو باسمان لە نەخۆشخانەی ڕۆژاوا کرد و لەوێش بە هەمان شێوە گرفتی سەرەکی هاوڵی نەخۆش ئێوە زیاتر ئەو هاوڵانەی دێن لەگەڵ ئەو کەسانە نەشتەرگەریان بۆ کرێت یان لەگەڵ ئەو کەسانن کە نەخۆشن پێویستە چەند کەسی لەگەڵ بێت چۆن بێن بۆ ئەوێ بە جیاوازی هەیە بەڕاستی نەخۆشی وا هەیە جاری وا هەیە چەندین هاوڵی لەگەڵدا ینی دەبینی ئەگەر سیرکی حاڵەتەکەشی بۆ شێوازینی حاڵەتێکی کتوبڕ دروست دەبێت چەندین کەس لەگەڵیێتن هەمووشیان حەزیان لێیە لە کاتی چارەسەرکردن هەمویان لای بن ئەجا ئەو وای کردو بەڕاستی کێشێکی گەورەی بۆی مە دروست کرد ینی داوا دەکەن هاونیشتمانیان هاوکارمان بن بۆ ئەوی جاری وا هەبوو هەڵەش دروست دەبیت لەو قەڵەباڵغی کە دروست دەبی جاری وا هەیە هەڵە دروست دەبی کێشەمان بۆ دروست دەبیتە بەڕاستی لە هەموو ڕێکەوە کێشەی بەدروست کرد ناتوانرێت ڕێگری بکرێت لە هاتنی ئەوەندەی پێمان کراوە هەوڵمانداوە ڕێگری بکەین بەڵام زۆر جاری وا هاوش بۆ تووشی کێشە و گرفتی گەورە بووینە جگە لەم گرفتی دیکەی ناو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات چییە؟ گرفت ئەمە ناتوانین بڵێن بێ کەم و کوڕینین یاخۆت بێگرفت نین بەڵام ئەوەندەی لە توانەماندا هەبووە و بەردەوام دەبین لە پێشکەشکردنی خزمەتگوزاری داواش دەکەین لێرەوە لە وەزارەتی تەندروستی لە فەرمانگەی تەندروستی بە تایبەتی فەرمانگەی تەندروستی هەولێر هاوکار و زیاتر بن بۆ ئێمە لە ڕووی پێداویستی پزیشکیەوە هەموو ئەو پێداویستیانێک کە تاوەکو ئێستا بۆ ماداوی نەکراوە ماداویم کرێتن بۆ ئێمە زیاتر خزمەت پێداویستەکان وەکو چی؟ زۆر جاری وا هەیە بەشێک لە دەرمانەکان ناتوانین ئێمە بۆیان دابین بکەین بۆ هاوڵی بۆ نەخۆش ئەوای کردووە گرفتی بۆ نەخۆش دروست کردووە هەندێک نەخۆشمان هەیە ئیمکانیەتێکی وایە نییە ناتوانن لە دەرەوە ئەو دەرمان و پێداویستیانە بکڕن بۆی ئەگەر هەبی ئێمە ئەوەی هەبی ئەوەی حکومت با بڵێن بۆمان دابی مکە ئەوە پێشکەش بە هاونیشتمانیان دەکەن زۆر گرنگە لێرەوە بەڕاستی داوا دەکەن هەم حکومەتی هەرێم هەم هەرچەند درێغیش نەکراوە ئەوەندەی لە ئیمکاندا هەبووە و چونکم بەڕاستی لە ماوە ڕابردوو ئێمە جگە لەو نەخۆشانەی کە دانیشتوی شاری هەولێرن یاخود دەوروبەری هەولێر ئەمە چەندین ئاوەرەکانی با بڵێن مووسڵ و دەوروبەری مووسڵ هەمووی لە هەولێر چارەسەری وەردەگرت لە نەخۆشخانە حکومەکانی خۆمان جگە لەوەش کوردانی ڕۆژاوە ئەوەی کە سەردانی با بڵێن لە کوردستانی سەرجەوە هەموو لە نەخۆشخانە حکومیەکانی ئێمە
چارەسەر وەردەگرێت تا ئێستاشی لەگەڵدا بێت ئەمە ژوای کردووە بەڕاستی بەرگەرانیشی ئێزگار زۆری بۆ حکوومەتی هەرێم بۆ وەزارەتی تەندروستی دروست کردووە کەوا نەتوانین بەڕاستی بەکو پێویست بڕژێنە سەر هەموو شتەکان بەڵام خۆشبەختانە ئێستا بارودۆخەکە بەرەو باشی دەڕوە ئەم دڵنیام لە داهاتوودا ئەو کەم و کورانێکە لە ڕابردوو هەمان بووە چارەسەری دەکەین بۆەوەی ئەو گرفتانێکە هەشتە نەبینێن هیچ داتا و زانیاریەکە سەبارەت بە ژمارە و کەسانی کە ئاوارەنیان پەنابەرن لە کوردستان بێنە نەخۆشخانەی ڕۆژهەڵات ئەوانەی کە ئاوارەکان ئێستا لە ڕوولەکەم بوونە بەڵام لە هەمان کاتیشدا هەردێن ڕۆژانن چکم بۆ خۆتان دەزانێت ئێستا لە مووسڵ ئەو نەخۆشخانەکانەی کە لە مووسڵ هەبوون هەمووی دارماون کێشیان بۆ دروست بووە ئەو کەمپانەی کە هەن بە تایبەتی کەمپی خازر و حەسەن شام بوو ئەو کەمپەی لە بەحرکە و لە دارە شەکران ئەوانە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ نەخۆشخانە حکوومیەکانی شاری هەولێر چارەسەر وەردەگرن ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەش بەوان دەکرێت وەکو هەر کەسێکی ئاسایی هیچ جیاوازێکی نییە هیچ جیاوازێک نەکراوە واتە ئەمن چۆن خزم گوزاریێک چۆن پێشکەشی بە من دەکرێتن کەوا دانیشتووی هەولێرم بە هەمان شێوە پێشکەش بەوانیش دەکرێت واتە جیاوازێکی ئەو کەسانی دێن تەنیا ئاوارن یاخود لە شارەکانی دیکەی باشووری عراقیشەوە دێنە کوردستان بە بەردەوامی دێن تا ئێستاشی لەگەڵدا بێن چونکە واتە ئاوارەش نەبێت هەر چارەسەریەکەن بەشیشی زۆریان ئاوارەش نین دێن یانی ئێستا ئەوەی کە لە من گەڕاوەتەوە مووسڵیش ڕۆژانە کە کێشیشی تەندروستی بە دروست دەبێت ئەگەر لەوێ چارەسەر بنەگی ناچارە دی بۆ هەولێر یا دەچێت بۆ دهۆک بە تایبەتی هەولێر کە پایتەختە ئەی بۆچی لە جگە لە مووسڵ وا بڵین لە شوێنەکانی دیکە بۆچی چارەسەریان بۆ ناکرێت یان بۆ چارەسەر وەرناگرێت مەبەستم شوێنەکانی دیکەی عراق لە باشوور زۆر جار بینیومە لە نەخۆشخانە ئەو ئەمن و ئاسایشەیە کە لە هەولێر هەیە و ئەو خزمەتگوزاریە کە لە هەولێریش پێشکەش بە خەڵکی بێگانەش دەکرێتن بە تایبەتی لە هیچ شوێنێکتر پێم وانە پێشکەش بکرێت نرخیش هەمان نرخە هەمان نرخە بگرە جاری وا هەیە هیچ پارێکیشیان پێ نییە یعنی ئێمە ڕۆژانە بەڕاستی یعنی هەتا ئێستاشی لەگەڵدابی بەشێک لەو نەخۆشانەی کەوا لە کەمپەکان دێن دەبێت لەسەر ئەرچی خۆشمان بیان گوازینەوە بۆ کەمپەکانی وێندرێ بە ئەمبوڵانسەکانی خۆمان لە ڕێگەی 122 لە ڕێگەی کردە پزیشکەکانی شاری هەولێر بە ئەمبوڵانسەکان ڕۆژانە هاتوچیان پێ دەکرێتن ینی کە دێن بە هەمان شێوە دەگەڕێنرێنەوە بۆ شوێنەکانی خۆیان باسی ئەمبوڵانسند کرد ئەو ژمارەیە 122 لە ئەگەر لە حاڵەتێک پێویست بێت دەتوانی لە ماڵی خۆ تەلەف پەیوەندی پێوە بکەیت لە ماوەی چەند کاتژمێرێک ینی چەند دقەیەکی کەم دەرگاتە شوێنەکەت بۆ هەموو شوێنێک ئاساییە بۆ هەولێر بۆ هەموو شوێنێک ئاساییە ناو هەولێر بڵێ باشە لە ڕووی ژمارەی پزیشکی پسپۆڕەوە چەندە و پسپۆڕیانی کە بۆ خەڵک پێویستیان بۆ حاڵەتە لە ناکاوەکان پێویستە لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات هەیە یان ژمارەی پێویست پزیشکی پسپۆرتان هەیە بڵێ ژمارەی پزیشکە پسپۆڕەکان لە نەخۆشخانەی 55 پزیشکی پسپۆرمان هەیە جگە لە پزیشکانی تر واتە بۆ بەشی هەناو بۆ نەشتەرگەری گشتی بۆ بەشی ئێسکوشکان بۆ بەشی قورگول و توجێ ئێمە ڕۆژانە هەماهنگیشمان هەیە لەگە نەخۆشخانەی ڕزگاری ئەو ڕاوێژکاریانی کە لای ئێمەش نەبێ بە تایبەتی ڕاوێژکاری قورگول و توجێ ڕاوێژکاری جوانکاریە ڕاوێژکاری چاوە لە نەخۆشخانەی ڕزگاری بە سوپاسەوە دەتوانین سوودی لێ بین ئەو نەخۆشەکان کە لای ئێمە چارەسەریان نەبوو یاخود نەما بۆ ئەو ڕاوێژکاریانە ئەوە دەگوازێتەوە بۆ نەخۆشخانەی ڕزگاری لەوێ چارەسەر وەردەگرن هەندێک جارێکی تەواو لە بینی ئێمە بۆ نەخۆشخانەی ڕزگاری هەیە باشە لە بەرەوەی باسی هەمانگیت کرد هەندێک جار ئەوترێت کە چارەسەریەکە با بڵین چارەسەرێکی قورس نییە یان بۆ منە دوورینەوەیەکی چەند تەقاڵیە لەو نەخۆشخانەیە بۆی ناکرێت ئەنێرێت بۆ ڕۆژئاوایان وەکو باست کە ڕزگاری چ گۆڕانکاریە گیان چ گۆڕینەوەیەک لە نێوان نەخۆشەکان هەیە و بۆچی هەندێک نەخۆش هەیە ئەتو ناتوانانی بە شێوازێکی ئاسایی دوورینەوەکەی بۆ بکەیت بەشی پێویستی بە بەشی جوانکاری هەیە بۆیە شتەکان با بڵێن دابش کراون هەندێک نەخۆش هەیە لای ئەتو ناتوانانی چارەسەری بۆ بکەی بە تەواوەتی چکووە ئەو پسپۆریە لای ئێمە نیە دەگوازرێتەوە بۆ نەخۆشخانەی ڕزگاری یا بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوە ئەوەیە بۆ ئەوی نەخۆشەکە زەرمەند نەبێت هەندێک حاڵەتیش هەیە لای ئێمە چارەسەر وەردەگری یا حاڵەتی وا هەبووە ئێستا لە ڕووی بابرین هەناو لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا نییە دەگوازرێتەوە بۆ لای ئێمە چارەسەر وەردەگرێت واتە شتەکان بەشەکان دابش کراون بۆ هەردوو فریاکەوتن و فریاکەوتنی ناوەندیش بۆ ئەوی نەخۆش تێدا زەرمەند بێت هۆکاری ئەو دابشبوونە چیە مە گرفت بۆ هاوڵاتیان دروست ناکا بۆ نمونە ئەو هاتۆتە و نەخۆشخانەی و خۆشی حاڵەتێکی بەپەلەی هەیە نەردرێ بۆ نەخۆشخانەیەکی دیکە ئاساییە بۆ شێوە نەخۆشێک کە دێ با بڵێن سەر بۆ نمونە نەخۆشێک دێ سوتاوە دەهین بۆ نەخۆشخانەی ئێمە خاوەری ئەو نەخۆشە نازانی لە لای ئێمە سووتانیە بەڵام ئێمە لای ئێمە
شتە سەرەتاییەکانی بۆ دەکرێت یاگوزاری سەرەتاییەکانی بۆ دەکرێت بە ئەمبڵاسێک بە شێوازێکی جوان دەگوازێتەوە بۆ نەخۆشخانەی ڕۆژئاوا بەڵام دابشکردنی بەشەکان بە پێی ئەو پسپۆڕیانەی کە هەیە وا دابشکرد ئەو وەزارەتی تەندروستی و فەرمانگەی تەندروستی وا دابەشیان کردووە جا بەشێکیان پەیوەندی بە نەبوونی پزیشکەوە هەیە بەشیان پەیوەندی بەو بابەت دابشکردنی هەیە کە کراوە باشە لەگەڵت بەردەوامە بین کاکسەی زەمان دەچینە سلێمانی بەشێک لە گەنجانی شاری سلێمانی خۆیان بۆ جەژن ئامادەکەن و هەر لە ئێستاوە سەردانی سەرتاشخانەکانەکەن و بازاڕی سەرتاشخانەکان لە شەوانی کۆتایی مانگی ڕەمەزاندا گەرم دەبێت ئارام بەختیار پەیامنێری کوردستان 24 لە سلێمانی زانیاری زیاتر دەخاتە ڕوو. سڵاوتان لێبێت لە شەوانی ڕەمەزان یەکێک لەو شوێنانی کە بە بەردەوام ینی قەڵەباڵخە و هاوڵاتیان ڕووی تێدەکەن سەرتاشخانەکانە تا درنگانێکی شەو دەمێنەوە لەبەرەوەی زۆرێک لە سەرتاشخانەکان لە شاری سلێمانی ینی کەمتر بە ڕۆژ کار دەکەن بەڵام بە شەو زیاتر کار دەکەن و تا درنگانێکی شەو لێرە دەبن ینی ئێستا هەر چەندە ینی تقریباً هەفتێکی ماوە بۆ جەژن بەڵام لە ئێستاوە هەندێک هاوڵاتی ئەوانی بە تایبەت کاریان هێو ناتوانن لە نزیک جەژن سەریان چاکەن ئێستا دێن بۆ سەرچاکردن و هەروەها دەمانوێت ئەمڕۆ بزانین سەرتاشخانەکان شەوانی ڕەمەزانیان چۆن بەڕێ کردو چۆن بەڕێیەکەن من لە یەکێکم لە سەرتاشخانەکانی سلوونی سلێمانی دەمەوێت بزانم ئەوان چۆن شەوانی ڕەمەزان بەڕێ دەکەن لەگەڵ ئەو سەرتاشخانە قسە دەکەم بزانین کارەکانیان چۆن ڕای دەکەن ئۆستا سڵاوتان لێبێت ئەگەر پێمان بڵێ ئێوە شەوانی ڕەمەزان کارکردنتان چۆن بووە و چۆن هاوڵاتیان ڕویان لە ئێوە کرد لە مانگی ڕەمەزان بە تایبەتی کە بە ڕۆژ کەمتر ئێوە کارتان نەکرد و هاوڵاتیان بە زیاتر بە شەوان دێن بۆ کارکردن بەخێبن سەرچاوم وەڵی خۆی ئیشکردن لە مانگی ڕەمەزانە جیازە لە چاو مانگەکانی ترە لەبەرەوەی لە سەرەتای مانگەکە هەمووی لە ماڵەوە هیلاک و بۆ بۆنی ڕۆژوو ئەم شانەوە لە زیاتر خۆیان ئامادەکەن بۆ ئەم شەوانەی ئاخری ڕەمەزان لەبەرەوەی لە جەژنا شیک دەرکەون ستایلێکی نوێ بۆ قژیان بکەن بەعادەتەن ینی بە ڕۆژ کەم خەڵکیت بەهۆی گەرما و مانگی ڕەمەزانە بەڵام لەم شەوانە لە زیاتر لە شەوانە خەڵک ڕۆمانتیەکات هەمووشیان بە دوای ستایلی نوێ و ئیشی جوانە ئاگەڕێن ئەمێش لە خزمەتیان نابین ئەو گەنجانانە ینی گەنجان زیاتر کام ستایلانیان بەدڵە بێ ئێوە بۆیان ئامادە دەکەن وەڵی خۆی ئێستا ئیشی ئەم دەلاکیە چۆنەڵی بووە بە باو بەڵام ئەبێ ئیشی ئەمڕۆ ئیشی ستایل بێت ئێمە زیاتر ئێژ لە ئیشی ستایلەکەین ستایلی سەردەمیانە بەپێی بڵین ئەم ستایلە ئەوروپیەکان ئێمە ئەتوانین نقلێکینە سەر ستایلی گەنجەکانی خۆمان ئیشی تازیان بە بکەین چکە ئیشی باو بای نەماوە ئیشی سەردەمیانە بایەتی ئێستا باش ینی لە ڕەمەزان کارکردنی ئەوە وەکو پێشووترە یاخود کەمتر بووەتەوە هاوڵاتی کەمتر ڕووی لە دەلاخانەکان دەکەن سەریان چاک بکەن خۆی لە سەرەتای ڕەمەزانە ئیشکردن تۆزێ کزە بەڵام لەم شەوانەی ئاخیرە بڵێن کە نزیکی جەژنە بێ هەفتێ بێجەژن دەڕۆژ پێجەژن ترودەوردا سەرمان قاڵە بێ زیاتر خەڵک سەردارمانەکات بەری خۆی ئامادەکە بۆ جەژن زۆر باشە دەستان خۆش بێ وەستا ئەگەر پێمان بڵێ ینی ئێوە تا ڕۆژانە تاکەی ینی لێرە بەردەوام بن خەریکی سەرچاکردنی هاوڕاتیانە بن بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم عادەتەن ڕۆژانە ئێمە لە سعات دەوە بۆ 11 تر دوکانەکەینەوە تا ئەم کاتانەکە ئێستا تقریبا سعات وا نزیکی یەکە تام کاتانە بەردەوامی لە ئیشکردن باش ینی لە ڕەمەزانان ئەرکتان قورسر ئەبێ یاخود وەکو ڕۆژانی ئاسایی طبعا لە ڕەمەزانان زەختێکی زیاترمانەشە سەر لە بە حکمیەوەی خەڵک ئەوێ لە جەژنە ستایلێکی جوانتر و کەشخەتر دەرکەوێت لە ڕۆژانی تر طبعا فەرقی هەیە لەگە ڕۆژەکانی ترە و لەگەڵ جەژنەکانی تریشا زۆری فەرقا ئەو ستایلانەی کە گەنجان لە مانگی ڕەمەزان هەڵیان دەبژاریانی هەر هەمان ئەو ستایلانە بوو یاخود ستایلی مانگی ڕەمەزان برای گەنجانەوە ئەگۆڕێت جەژنی ڕەمەزان وەکو بڵێنەها جیاوازە جەژنەکانی تر طبعا فەرقی هەیە چکە ئێستا وەکو ئەوەی بڵێ سەرچاکردن وەکو قشکورکردنەوە نییە بڵێ ئێستا خەڵک بە دوای ستایلی جوان ناگەڕێت بە منە ڕسمێنێت لەسەر ئەو ڕسمەم کەەوە حەزیان لە ستایلی ئەوروپیا زیاتر لە مانگی ڕەمەزان ینی گەنجان کام ستایلانیان زیاتر هەڵەبژێت وەڵای تر کلاسی هەیە تر ستایل زۆر هەیە
دەستخۆش زۆر سپاس ئێستا ئەم هاوڕاتیە خەریکی سەرچاکردنە ئێستا تۆ خەریکی سەرچاکردنی بە ئەگەر پێمان بڵێ جەنابێت بۆچی ینی بەشەوان هاتووی بۆ سەرچاکردن بە ڕۆژ نهاتووی وڵای بن بە شەوان هاش زیاتر خۆی بە ڕۆژاکە بە ڕۆژوویت مەجالە نابێ ناتوانانی ئێستا ئێمە شوێنەکەمان دوورە لێرەوە زیاترکەینە ئێرە چکم دەلاکەکانی زۆر باشن ئێستا ئێمە لە ئەواڵ لە بەکرەجۆ هاتین بۆ ئێرە لە بەکرەجۆ دەلاکی زۆری لێ بەڵام ئێمە لێ هاتین بۆ ئێرە لەبەر ئەمانجا بە ڕۆژشان ناتوانانی بە ڕۆژی لێو بیتە ئێرە ئەبێ ڕۆژەکە پشکێنی ترێمە بە شەوا هاتوین بەس لەبەر ئەوەی کە ئیشەکەمان جوان بۆ بکەن و خۆیان پێ خەریکن پیرۆزە بەڵێ ینی ئەوەی کە دەبین دەلاکەکان بە شەوان زیاتر کار دەکەن لە مانگی ڕەمەزانە بۆ ئەوەی وەکو خۆیان باسییانە کرد لە ڕۆژانی ئاسایی هاوڵاتیان زیاتر بە ڕۆژ دەهاتن بۆ سەرچاکردن بەڵام لە مانگی ڕەمەزان زیاتر شەوان ڕویان تێ دەکەن بۆ ئەوەی بتوانن ئەو ستایلانی کە خۆیان پێویستیانە کە خۆیان بە دڵیانە بۆیان دابنێن و ئەنی تا درنگانێکی شەو بەردەوام دەبن و بە تایبەتیش کە ئێستا نزیک دەبێتەوە لە ژن زەختێکی زیاتر دەکەوێتە سەر ئەمان و زیاتر بە شەوان تا بەرەبەیان ئەمان لە کارکردنیان بەردەوام دەبن. سپاس بۆ ئارام بەختیار پەیامنەرمان لە سلێمانی لەگەڵمان بوو دەگەڕێمە وڵات کاک سەید زەمان ئەگەر باس لە جیاوازیەکان بکەین بۆ نمونە لە مانگی ڕەمەزان و کۆتایی مانگی ڕەمەزانیشە جەژن نزیک بۆتەوە ئەو ئامادەکاریانە یان ئەو گۆڕانکاریەی کە لە کارکردنی ئێوەدا ڕوودەدات چییە و چه ئامادەکاریەکتان کردووە بەڵێ دیارە ئێمە دەستی کارجێڕی نەخۆشخانە بۆ هەر بابەتێک کە دێتە پێشەوە بە بەرنمەیەک بەشداری تێدا دەکەین بۆ جەژنی ڕەمەزانی ئینشاءالله بە بەرنمەیەک بە خشتێکی تایبەتی بڵێن پزیشک و کارمەندەکان بەشداری تێدا دەکەین ئینشاءالله ئەو نەخۆشخانەی کە بڕوو دەکەنە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات جیاوازی هەیە لەگەڵ ڕەمەزان کە چ جۆرە نەخۆشیەک زیاتریان چه حاڵەتێک زیاترە بەڵێ لە مانگە باسم کردیانی حاڵەتی سکچوون حاڵەتی ئازاری سک ئازاری گەدە زۆر زیادی کردووە بە تایبەتی دوای بەرمانجی ئێوارە ئێواران زۆر زیادی کردووە واتە جگە لەوەش نەشتەرگەری زیادی کردووە لە مانگە ڕۆژانە ئێمە لە ماوەی 24 کاتژمێر لە نەخۆشخانەکەمان 10 بۆ 15 نەشتەرگەری دەکرێت و حاڵەتی بەربوونەوە و حەوادیسی سارەش جۆری نەشتەرگەریەکان زانراوە چیان دیارە بەڵێ جیاوازی هەیە ینی ئێستا لە مانگەدا زیاتر ئەو ئامارانەی کە پێمان دەڵێن زیاتر حاڵەتی بەربوونەوە زۆر زیادی کردیە حاڵەتی بەربوونەوە حاڵەتی با بڵێن سیارە پێکدادانی بەربوونەوە هۆکارەکەی دیارە ئەو شتانەش هەیە بەڵێ بەربوونەوە هۆکارەکەی دیارە هەندێکیان دیارن هەندێکیان نەزانراون ئاویستم بزانم ینی هەموو تەمەنەکانیشی تێدایە هەموو تەمەنەکانیشی تێدایە بەڵام زیادی کردووە حاڵەتی شەڕە چەقۆ و گولە نایەتە لای ئێمە بەڵام حاڵەتی شەڕە چەقۆیە و بەربوونەوەیە حەوادیسی سیارەیە ئەوە زیادی کردووە لە مانگەدا ئەکرێت بڵین ئەو خزمەت گوزاریانەی کە با بڵین بۆ خەڵک بەردەستە جیاوازی لەگەڵ شوێنەکانی دیکە چیە زیاترە یان نا یان کەسێک کە ڕووداوێکیان حاڵەتێکی تووشە بێ باشترە بچێتە ڕۆژ ئاوایان ڕۆژ هەڵات جگەلەوەی ئاماژەت بۆ کرد کە سوتاوی تەنیا لە ڕۆژاوایە ئێمە وەکو نەخۆشخانەی فریاکردنی ڕۆژهەڵات لە بەشی پێشوازی بەشێکمان ئێستا کردوتەوە توبت تەواری خۆشبەختانە کۆمەڵێک پزیشکی پسپۆری چییە ئەم بەشە حاڵەتی فریاگوزاری سەرەتایی واتە هەر نەخۆشێک حاڵەتێکی بەسەردی ڕاستە خۆدێتە بەشتی ئیستیغفار لەلایەن ئەو پزیشکە پسپۆرانە ئەو بەشە سەرپەرشتی دەکرێن و لە ماوەیەکی زۆر کەمدا چارەسەر وەردەگرن ینی ئەو کاتە ئەگەر پێویستی بە نەشتەرگەری هەبی ڕاستەخۆ ئەو پزیشکە تەنسیق لەگەر هۆڵی نەشتەرگەری دەکات ڕاستەخۆ نەخۆشەکە دەگازێتەوە بە هۆڵی نەشتەرگەری و ئەگەر پێویستی بە بەشی RCU یاخود بەشی ICU هەبێتن ئەوە ڕاستەخۆ دەگازێتەوە بۆ ئەو بەشە واتەش بەشێکە ئەو بەشەی ئێستا فریاگوزاری سەرەتایی تازەیە لە هەموو عێراق دەتوانم بڵێم لە کوردستانیش تەنها لە نەخۆشخانەی ئێمە هەیە باشە ئامانج لە دامەزراندنی ئەو بەشە چییە یان بۆ دانراوە زیاتر خزمەتکردنی هاونیشتمانیانی خۆمان ئەگەر کەسێک هاتە نەخۆشخانەی ڕۆژهەڵات فریاکەوتنی ڕۆژهەڵات لەوێ پێویستی بەمانەوە هەبوو یان نەتوانرا بگوازرێتەوە بۆ نەخۆشخانەیەکی دیکەەوە ڕەچاوی ئەوە کەن کە لای ئەوە بمێنێتەوە دەمێنێتەوە چاودێری دەکرێت تا ئەو کاتی دەتوانین بیگوازنەوە بە شوێنێکی تر واتە شوێنمان هەیە لەژێر چاودێری پزیشک و کارمەندەکاندا دەبیت
واتە چەند نەخۆش دەتوانێت لێ بمێنێتەوە ژمارە و کارمەندانی لەوێن چەند ئێمە ژمارەی کارمەندمان 650 کارمەندمان هەیە واتە کوڕکوس لە هەموو بەشە جیاوازەکان عادەدی نەخۆش با بڵێن لای ئێمە کە دەمینێتەوە 80 بۆ 90 نەخۆش دەتوانین ڕۆژانە لای خۆمان بخەوێن لە هەموو بەشەکان بە نەشتەرگەریشەوە بە نەشتەرگەریشەوە بڵێ باشە لە کاتی با بڵین ڕێنمایی ئێوە بەگشتی بۆ نمونە لەگەڵ هاتنی جەژن بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ پێم خۆشە لێرەوە گەر ڕێنمایەکی تایبەت هەبێ بدرێت بە هاوڵاتیان بە تایبەت ئەوانەی کە حاڵەت و ڕووداون چییە کە خەڵک پێویستە ئاگادار بەیان بیزانێ لێرەوە داوا لە هاونیشتمانیانی خۆمان دەکەین بەڕاستی ڕەچاوی هەموو بوارێک بکەم بە تایبەتی لەو دە ڕۆژەی ئەو چەند ڕۆژەی ماوە کە بۆ جەژن بۆ ئەوی کەمترین ڕوودا و تووشی کەمترین ڕوودا و بن بە تایبەتیش لە کاتی بە ڕۆژوو بوو داوا و نەخۆشانەشی کەەوە نەخۆشی درێژخانیان هەیە بەڕاستی دەبێت چاودێریشی تاوای خۆیان بکەن زیاتر لە مانکانی ڕابردوو. باشە من پێم خۆشە جارێکی تر باس لە ئەمبولانسکەی و فریاگوزاری خێرا لەو کاتانە بە تایبەت لە ڕۆژانی جەژن ڕێنمای ئێوە چیە بۆی خەڵک بتوانێت لەو کاتانە پەیوەندی بە ئێوە بکایان هەندێک جار خۆیان کە خەڵکەکە ئەهێنن بەگشتی نەخۆشخانە چۆن دەتوانێت هاوکار بێ بۆ نەخۆش ئایا خۆی نەخۆشی خۆی بێنێتە نەخۆشخانەیان بەڕێگە ئەمبولانس بێ کامیان کار ئاسانیە بۆ ئێوە لە شاری هەولێر بەشێک هەیە بەشی کردە پزیشکەکانی پێدرێن 122 هەموو هاونیشتمانێک دەتوانێت پەیوەندی پێوە بکاتن لە کەمترین کاتدا دەتوانن سوود لەو ئەمبولانسانە وەربگرن کارمەندی تایبەتیشیان لەگەڵدا هەیە بۆ ئەوەی خزمەتیان بکەن تاوەکو دەگاتە بۆ نەخۆشانە یعنی هەتا بکرێتن هاونیشتیمانیان پەیوەندی بە 122 بکەن لە حاڵەتی پێویست لە هەر کاتێکدا واتە 24 کاتژمێر ئەوان تەلەفۆنەکانیان ئەو بەشەکراوەیە کاک حاجی ڕزگار و کاک حاجی وەگرت بە خۆشحاڵیەوە دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی هەماهنگ و هاوکارن لە هەولێر بۆیە داوا لە هاونیشتیمانیان دەکەین لە هەر حاڵەتێکی پێویست پەیوەندی بە 122 بکەن شوێنەکەی خۆیان پێ بڵێن لە کەمترین کاتدا دەتوانن سوودیان لێ وەربگرن. بەڵێ سید زەمان حەسەن یاریدەدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات سپاس بۆ ئامادەبوون. وەرزی دوورینەوەی گژوگیا ئەمساڵ کەوتۆتە ناومانگی ڕەمەزان جوتیارانی سنووری ئامێدیش دەڵێن وێڕای بەڕژبوونیان ناچارن تاوەکو پێش جەژن کۆتایی بە دوورینەوەی گژوگیا بهێنن چونکە دوای جەژن بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما گژوگیاکە زەر دەبێت و سوودی لێ نابینن و کارەکانیشیان زەحمەتتر دەبێت. وەرزی درینۆگیای دە ئەفساڵەدا کەتە دمەها ڕەمەزانێدا ئەڤە ژمارەکە جوتیارên گوندانە هاتینە vêrê ji bo dirînagiyayî ew neçar bûyne ku divê mehêda karê dirînê bi dawî bînin çunkî çend rojek derbas dibît keş û hewa germtir dibît û erkê wan jî bi zehmetir dikevît. Kefta di wextê Remezanê da hek tu wextê em nedurîn bixwe dê pêşekî dê zer bîtin hek û zer bî em hîz îstîfadekê lê nabînîn berçe betaş û tewalê xwe bû kîr wextî ku kêr bêtin wî wextî zistanê befir boran bêtin wî wextî em keniye ber heywanê xwe. Dirînagiyayî ku êk ji karên bi zehmetên xelkê gundan e. Lê di vî serdemî da ji egerê hebûna amîrên pêşkeftî berawir di gel salên derbasbûyî karê wan bi sanahî tir lêkiriye. û bi gotina wan ev amîrê ku dibêjne torban dişiyan daya rojane karê zêdetir ji 5 palayan biketin. ولا انه كرمضان كوبينه كوبينه خلي خريب روجيا بس بو بشتي بونج ايفوريام تي يعني بيدي بيدي كوبينه فو تربونو يا كارابو يودي ام هدي هدي شولي خات كاين اف بر فو جوز كارابي شولي ما بجيب سهل تركفته برانبر شولي دو سيف تربونات شت روجي شولي 4 نفرای زیغ بیت 5 6 نفر دیش برانبر وشول کردن چند سال خلکی دور آمیدی و به تایبەتی جی آکنجین گندان به ڕێژەکە بەرچاو بەرێ خوددایە بە خۆدانکردنا تەرش و کەوالی و ئەف ساڵە jî ew dilxweş bûne bi zêdebûna gij û giyayî çunkî derfeteka zêdetir rexsandiye ji bo zêdebûna xwarina terş û kewalê wan. Şîmalberçî Kurdistan 24 Nahiya Şêladizê devera Amêdiyê. بەرگەڵ بابەتەکانی ئەم شەویشمان پێشکەشکردن تاوەکو سبەینەوە لە پرۆگرامێکی دەدەینەوە لاتان هەر شاد بن خواتان.